وەختتان وەخێر ومیدوارم کە ساق و سەلامەت بوون. دیبەیتەکەی دوێ شەو بووە سەبەبە ئەوەی کە عدەیەک لە مامۆستایانە بەشدار بوو لە مەسئلەیە بایکۆت ئەو ئەهەمیەتە بەم بابەتە بدەن و پێیان باش بێت کە لە دیبەیتێکە ئێمە ئەم مەسئلە پابلیک بکەین و لەسەری بدوێن و دەنگە ئەوانیش ببیسرێت. هەر بۆیە ئەمڕۆ کاک هادی حەمەڕەشی کەسایەتیە بەناوبانگ و ناسراوە منتەقەی شارەزور و هەڵەبجە و جز کەسانێک کە تا حدودێک بەڕێوەبەرایەتی ئەم بایکۆتیانە و ئەستۆ و گرتگە یا بەشێکن لەم پرۆسەسە بەشدار ئەون و فەرمایشاتی خۆیان ئەکەن و ئێمە لەگرا دیبەیتێکمان ئەوێ سەبارەت بە مەسائلێک کە تەرحمان کرد. امیدوارم کە کاک هادی حزوری پەیاکات لەناوە دیبەیتەکەوە کەسانی ترێکیش ئەگەر پێیان خۆش بوو کە بەشدار بن بەڵام لە مامۆستایان بوون و کەسێکی تر تەئیدیانی کرد کە ئەناسرێن و ئەوانیش لە جەرگەی مامۆستایانن ئەتوانن بەشداری بکەن لەم تریبونە و ئەڵبەتە هیوادارم کە بتوانین ئەم دیبەیتگەلە چڕوپڕتر زیاتر و سلسلەی یان بکەین. من چاوەڕوانم تا کاک هادی حەمەڕەشی تەشریف بێرێ بەر لەوەی کە ورود بکەمە بابەتەکە و بە حوزورە ئیشان وردە وردە سعیکەین کە چاوێک بە بابەتەکە بخشێنین. زاهران هەنووز تەشریفیان نییە. بەڵێ بەڵێ ئۆکێ. کاک هادی ئێوارەتان باش و بەخێر بێن، تەسویرەکەتان ڕەشە. ئەستە باش. ماوێ خەتەکەی کاک هادی خاوە بۆیە ئاوەسە. کاک هادی بەخێر بێی، دەنگەمە بیسی؟ خەتەکەیان خاوە. سڵاو بەڕێزان، ئەم کات کاک هادی ئومیدوارم کە دەنگم ببیسیت. ئەگەر بتوانی مۆبایلەکەت ڕیستارتی بکەیت و خراو نییە. ئەگەر کاک هادی گوێی لە دەنگ منە یا کەسێک ئەتوانێ متەوەجێیەکە یەک دەقیقە. تەشریفیان هاوردە دووبارە زاهرە. ئێمە محاولەی خۆمانەکەین، من دەست بە بابەتەکە ناکەم تا کاک هادی تەشریف تێرێت. خەتەکە دیارە خاوە و دیارە ئێمە بە احتماڵە فرە مشکڵە کارەبا و بەرق و ئەوانەشمانە هەست.
کاک هادی نە لە مەسنجرە تەشریفیان هەستنە زاهرەن لە فەیسبووکە هەن امیدوارم کە خەلەلە خەتیان بەرتەرەف بوو بێت. کاک هادی هەمان موشکڵتان هەست، خەتەکەتان خاوە. ئێستا ڕێستارتی ئەکەن و مۆدێم تێن بە خەتە موبایل تێن، نازانم ئینتەرنێتەکەتان چ شکلیە. خەتەکەتان خاوە، نایکێشێ، ئینتەرنێتەکەتان نایکێشێ. بەداخەوە بەڵام متاسفانە گویا ئێمە مشکڵە تێکنیکیمان هەست و بەردەوامکردنم دیبێتە تەکە زەحمەتێکا بوو بەڕوا. امیدوارم کە سەبر و تەحەموولتان بە دیاری و بوێت بۆ خاتری ئەوەی کە ئێمە دوێ کە کۆمەڵێ پرسیارمان خۆڵقاند. کاک هادی دەنگە مەبیسی، کاک هادی دەنگ ئینتەرنێتەکەت خاوە، یا ڕیستارتێ لە مۆبایلەکەت بکەرەوە گەر ئینتەرنێتە مۆبایلە، یا ئەگەر مۆدێمت هەست مۆدێمەکەت ڕیستارت بکەرەوە. خاموش ڕۆشنی کە 3-4 دەقیقەیەکی پێچێت. چاوتان خۆش بێ، مەمنون. یەکێکی تر تاقی بکات و ئەگەر کەسێکی تر گەرە کەسی تەشریف بێتە دیبەیتەکە تەشریف بێت بزانین خەتە ئەو باشە و ئەو ئیمکانە مەوجود ئەوێت لە سلێمانی بێت، لە هەر کوێشی تر بێت، هەڵەبجە بێت. خۆ تایشان تەشریف تێنەوە من تەوزیح بدەم کە ئێمە دوێکە کۆمەڵێ پرسیارمان بەرامبەر بە ڕەوتە بایکۆتە مامۆستایان لە هەرێمە کوردستانە مەترح کردووە، گوتمان کە دەوڵەتە یا حکوومەتە هەرێمە کوردستان ئێشێ تەشەکوری لێ بکەی و جێگەی تەقدیرە کە توانی دەمامەکە فەعالیەتە مەدەنی دەربخات و ثابتی بکات کە فەعالیەتە مەدەنی هیچ گۆڕانکاریەکی بنەڕەتی و هیچ گۆڕانکاریەکی ڕووکەشیشی بە شوێنەوە نییە، بەڵکو فعالیەتە مەدەنی ئەبزارت دەسەر حکوومەتەکانە بۆ قوڵترکردنەوەی خۆیان و بۆ ماندەگارکردن و هەتاهتاییکردنەوەی خۆیان. و پرسیارشمان کرد کە ئێستا مامۆستایان تەشریفیان هاوردە خیابان و شعاریشیاندا شعارە بڕۆخەی خۆناغە بعدی چییە؟ خۆ ئێستا موچەی ئەم مانگیشیانە دا، دوو موچەیشیان گرت، سۆفا چیەکەن؟ مانگێکی تر کە موچە نادرێت و دووبارە چیەکەن؟ ئەمە جێگەی بەحسە بۆ خاترەوەی کە ئەم تریبونە یەکتەرەفە نەوێت و ئەم ڕەچەشکێنیە بکرێت. کاک هادی حمەڕەشی پێشوازی لێ کرد کە حوزور پێیاکات و حەداقل بەشێک گۆشەیەک لە ئەو مەسائلانە مەترح کا کە ئیمکانی هەست ئێمە نەیزانین.
امیدوارم ئەو مشکلە دووبارە نەوێت. زاهران هەست. زاهران هەر خاوە خەتەکەتان. عجیبە. یەک لەحزە تەسبیر تێ و نامێنێ کاک هادی. ئێمە لە کاتە دادگاهە قیامەتیانە هەڵەبجێشە ئەم مشکلمانە بوو. متاسفانە خەت بڕێک ماڵ خاو بوو و توانە بەرقەرارکردنە کانەکشنیان نەبوو. تام بزانم ئەتوانم بە واتساپ لەگەڵ کاک هادیە قسە بکەم. کاک هادی دەنگت وا لەسەر سپیکرا مکەبرا دەنگت ئەڕوات. من پێم وایە کە خەتەکەی ئێوە بڕە لایڤە فەیسبووکی ناکات. بە تاکید کات پەیمانجانم کاتتان باش. وەختە ئێوەش بخێر و کاتە ئێوەش باش. امیدوارم کە ساق و سەڵامەت و ئێمە هەر بە واتساپ ئەگەر دەنگ باش بێت لە لایڤەکە بەردەوامی بکەین بە نەزەرە من باشتر تاوەی کە کۆڵ بدەین و کەسانێکیش کە تشریفیان بوو و بوێسیاون بە دیوارە ئەم دیبەیتە بیبەینە بەرەو. بێگومان من ئامادەم بە قوربان. کاک هادی من دوێکە کۆمەڵێک مەسائلم بەحث کرد، ئەلبەتە لە کانتێکستێکی ترا وەسڵم کرد بە بایکۆتە مامۆستایانیش لە هەرێمە کوردستانە و گەرەکم بوو نەتیجەیەکی لێ بگرم. هەر لەوێشە باسم کرد کە من تەقدیر ئەەکەم یا تەشەکر ئەەکەم یا سپاسە حکوومەتە هەرێم ئەەکەم کە نەتیجەیە فەعالیەتە مەدەنی زەق و بەرچاو ئەخاتە بەرچاوە ئێمەمانان و نیشان ئەدات کە فەعالیەتە مەدەنی هیچ دەراوێشتەیەکی نییە بێجگە لەوەی کە کەرەستەیە دەسە حاکمیت بێت کەرەستەیە دەسە مەردم نییە. من ئاگادار بووم جەنابەت چەند کامنتێکت دانیا بوو و ئەڵبەتە سەرەتایەک بوو ئەوەی کە من ئێوە ئەناسم و گفتوگۆمان بەیەک و هەست جاروبار و خۆشحاڵ ئەوین لەو زاویەیە کە ئێوە دەستان بۆ بردوو و پێچان وا بوو کە ئێمە یا نایزانین یا بە هەڵەدا چووبین یا خوێندنەوەکەمان خوێندنەوەیەکی ئەتوانێت دروست نەبێت یا تەواو نەبێت یا غەڵەت بێت ئەسڵەن لە بنەڕەتەوە. ئێوە مەسائلە خۆتان تەرح بکەن تا من ئەلبەتە ئەمتوانی مقدمەیەکی دریشتر بێم سەبارەت بە مەقولەیە هەڵسوڕانە مەدەنی، بەڵام دایەنێن لەسەر فەرمایشاتە جنابەت بوەستین. ئەرێ کاک هادی ئێوە بوو ئەم مەسئلە بەردەوام ئەکەن و هەر چکراری ئەکەنۆ و هەر ئامانجەکەیشی مشەخەس نییە بەرەو کوێ ئەچێ هەدەفتان لەمە چییە؟ ئەو ئێستا دوو مانگیش موچیان پێتاندا چەند مانگە ئێوە بایکۆتان کردگە؟ بەڵێ هەڵبەت دووبارە ئەم کاتتان باش بەڕێزان. سوپاس کاک پەیمانی عەزیز. هەڵبەت من ئیعتیزارم هەیە لەوەی کە بەداخەوە ئینتەرنێت لە وڵاتانەوە حاڵەکەیەتی حاڵی وەکو هەر سێکتەرێکی تر وایە کە لە ڕاستیە ئێمە ئەگەر بیشمانەوێت تعبیر لە برین و زامەکانی خۆمان بکەین بەو جۆرە گرفتمان هەیە. بەرحاڵ ئەم دیبەیتە پێویستە من سەرەتا ئەوە بڵێم کاپەیمان 8 ساڵێکە ئاشنام پێی ئاشنام بە دیبەیتەکانی 3-4 ساڵێکی شەر ڕاستەوخۆ پێکەوە تەلەفۆنەکەین و پێکەوە قسە و باسی ڕاستەوخۆەکەین. ئەمە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە بڵێن زۆر بە ئاسانی لە قسەکانی یەکتر تێگەین و چەند جارێکیش دیبەیتمان پێکەوە کردووە هەردووکمان بە جۆرێ لە جۆرەکان ڕازی بووین لە قسە و باسەکان بەبێ ئەوەی کەسمان مجاملەی ئەوی کەمان بکەین، چونکە لە ڕاستیە نەکات پەیمان ئەهلی ئەوەیە کە خەڵک مجاملەی بکاوە نە منیش ئەهلی مجاملەم. دیبەیتەکەی ئەم شەومان
تقریبا لە دیبەیتی دوێنێشەوە سەرچاوی گرتووە. هەڵبەت من ڕاستەوخۆ نەمتوانی لە خزمەتی ئەوا بم، بەڵام دواتر کە بە ڕیکۆرد گوێم لێگرتەوە هەستم کرد پێویستەکە قسەیەکی تیا بکەین و ئەو قسەکردنەی کە بە کۆمنت خۆیان فەرمویان وای کرد کە ئێمە ڕاستەوخۆ ئەم شەو پێکەوە دیبەیتێکی ڕاستەوخۆ بکەین. ڕاستیەکەی دیبەیتەکەی دوێنێ شەو ئەیویست بێهودەیی خەباتی ئێستا لە ڕابردووی فەشەلا بدۆزێتەوە. یعنی ئەو فەشەلەی کە ئێستا بەداخەوە جۆرێک لە بێهودەیی لە کارکردنە لە ساحەی سیاسی لە کوردستانە، تقریبا ئەتوانین بڵین کاری سیاسی جۆرێک گەیشتوتە بنبەست. ئەم بۆ خۆی لە 3-4 ساڵی ڕابردووە ناوی ناوە مەرگی سیاسی لە هەرێمی کوردستان. ئەو بێهودەییە سیاسیە ئەوێت لە فەشەلی ڕابردووە بدۆزێتەوە لە ڕێگەی چەند سرودێکەوە. چەند سرودێکی کردبوو بە دەستپێک بۆ گەیاندنی پەیامەکەی. من کەم تا زۆر قسەم لەسەر سرودەکەی تایاری خەلیلی نەبوو، لەبەرەوەی تایاری خەلیلی خۆی هەر کەسێک بوو بێ ئەو ڤیدیۆیەی کە ئەو داینا و دواتر هەر ئەو جەماعەتە هاتن کۆمەڵێک پاساویکیان هێنایەوە بۆ وشەی پێشمەرگەوە ئەوانە، واکە لە من هەر تێپەڕێنم و نەچم بۆ سەر مۆزوعەکەی ئەوە. بەڵام لە ڕاستیە بە بڕای من نە ئێستای ئێمە هەموو کەسێک فاشیلە و دڵنیام ئەویش یعنی بەو جۆرە وەکە ئێمە ئەمڕۆ قسەمان پێکەوە کردووە، چەند جارێکیش قسەمان کردووە، قەناعەتی وانە هەموو دنیا فەشەلی هێنا بێت و ئەوانە نەڕابردوویش بەو جۆرە فاشیلە. لە ڕاستیە ئەگەر بردنەوە بریتی بێ لە کۆمەڵێ دەستکەوتی ڕاضیاتی بە ڕاضیاتی حسابیکەی، بێگومان ئێمە تەواو دۆڕاوین، بەڵام بە بڕای من دۆڕان و بردنەوە بریتی نییە لە ژمارەی ڕاضیاتی بەقەدەر ئەوەی کە وەکو ئەوەی کە مەسیح قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەڵێ بەچی ئەچێ مرۆڤ هەموو دنیا بەرێتەوە بەڵام خۆی بدۆڕێنێ. بە بڕای من لە ئێستای ئێمە تەنانەت لە کۆی جیهانە کۆمەڵێ خەڵک هەوڵەیان مرۆڤ بن، جا مرۆڤ بوون لە ژیانی هەر تاکێکە بریتە لە گەیشتن بە سەرکەوتن. و ئێمە لە چەند ساڵی ڕابردووە شاهیدی دیبەیتەکانی کاک پەیمانیش بووین، تاکیدی لەوە کردوێتەوە خەڵک وەکو مرۆڤ سەیری ئێمە ناکە. گرفتمان ئەوەیە کە چۆن فعلەن ئێمە مرۆڤ بین و ئەو پێی وایە کە کورد هەوێنە بۆ گەڕانەوەی ئەخلاقیات و نۆرمی مرۆڤ بوون. بەرحاڵ بگەڕێمەوە سەر بابەتەکەی خۆم کە بە بڕای من ئەو ڕابردووی ئێمە بریتی نییە لەو فەشەلەی کە ئێمە بە تەواوەتی تعبیری لێەکەین، بەقەدەر ئەوەی کە بڵێن ڕابەرەکانمان فاشیل بووە. ئەم تعبیرە ڕەنگە زۆر ڕاست بێت، ئەگینا کارکتەری زۆر گەورەی تیا بووە. هەر ئەو شعرەی کە کاک پەیمان باسی کرد، حەمە جەزای ڕەحمەتی و توێتی و شعری شەهید مەلاعەلیە. شەهید مەلاعەلی هەمومان شاهیدی شعرە جوانەکانی ئەوین. بەو شعرەشەوە کە کاک پەیمان نەقدی زۆری لێگرت، من پێم وایە زاویەی بینینی کاک پەیمان طبیعیە، یعنی ماجەرای چیرۆکەکە بە گشتی ئاگای لێ نەبوو بێ، بەڵام تەنها زاویە نییە، تەنها گۆشەنیگا نییە بۆ خوێندنەوەی ئەو شیعرە، بەقەدەر ئەوەی کە گۆشەنیگای ترمان هەیە کە ئەڵێ هاتەوە یادم شەوێکی قەندیل. لە ڕاستیە ئەوە نەبێ هەر لە قەندیل بوو بێت و بیر لەو جۆرە تەفسیرەی کاک پەیمان کە ئەیوت هەر بەرەو سەرەوە هەڵقشاون و نەیانتوانیوە بێنە ناو شارەکانەوە. بە پێچەوانەوە شەهید مەلاعەلی لە ئەنجامدانی چالاکیەکی سیاسی و گەریلایی کە هاتبووە ناو شارەکانەوە بەداخەوە کەوتە بۆ سەیەک و زیندانی کرا. لە زیندانەوە باسی ئەو
بیر و یادەوەری خۆیەکە هەڵێ قەندیلم هاتەوەیە. بەرحەڵ دیبەیتەکەمان لەمەوە هات ئەوە ڕابردوومان ئەیکەواتە یعنی من نامەیە کاتان بگرم بە کۆی شێعرەکەەوە کە کاتی پەیمان دوێنێ شەو بەتول و تەفاسیل ئەسڵەن لەسەر سرودەکە چەند جارێک ئەهاتەوە و چەند جارێک جۆرێک لە تەنانەت ئەوەی کە خۆی ناوی نابوو تەوهینیشی بە هینەکە کرد بە شاعیرەکە کە ئەو پێی وابوو حەمەد جەزایە کە لە ڕاستیە ئەو بابەتەوە نەبوو. من ئەمویست بڵێم نە ئەو ڕابردووە ئەوە نەفاشیلە و نە ئێستاش ئەو مامۆسایانەی کە ئەو بەستیەوە بە مەوزوعی ئەوەی گوایە بە نوکتەبازی ئەوان کارەکەیان بەڕێ کردووە نەقدیان لە حکومەت و دەوڵەتی ئەوسای عێراق گرتووە. نا نوکتەبازیەکە پەیوەندی بە دەوڵەتی عێراقەوە نییە بەقەدەر ئەوەی کە دۆخی خۆیانیان کردووە بە نوکتە و ڕستنیان لەسەر کردەکانیان کردووە کە من پێم وایە ئەوە ئەجواءێکی زۆر تەندروستی ڕێکراوەی بۆ ئەو کاتە لەناو کۆمەڵە بوون. ئەو نوکتەبازیەکەی ئەو سایبەستەوە بە نوکتەبازیەکەی ئێسەوە کە بە تعبیری تلیلی لە حکومەت شەقی قابیلە لە ڕاستیە ئەوە ڕەنگە شعاری چەند ساڵێ لەمە و پێشبوو بێ و بەڕاستی ڕاستە لە دنیای ئەوەی پێوترێ هەیەجانی خەڵکیە جۆرێک لە فەزای گشتی زاڵە بێ بەسەر تاکە، جۆرێک لە سوخریە و جۆرێک لە نوکتە و جووک یەتە بوونەوە. و من ئەوەی کە قەولەکەی ژیژکی کە هێنا دوێنێ شەو من بەدڵم بوو لە ڕاستیە قسەکەی تەواوە، بەڵام ئێمەی مامۆسایان لە دڵی زامەکانی خۆمانەوە هاتوینەتە دەر و لە ڕاستیە خەریکی نوکتەبازی نین و خەریکی ئەوەی پێوترێ بە سوخریەکردنی شەقام خەریکی ئەوە نین، بەڵکو بۆ دەرچەیەکە گەڕێین. لە ڕاستیە ئەوەش بابەتێکی توول و تەفاسیلە، من نامەوێ تا کۆتایی من قسە بکەم، حەزەکەم لە کاتەکانی ترا بێمەوە سەری کە ئێمە چۆن لە کاری شەقامە ڕوانین و پێمان وایە بالفعل جۆرێک لە بنبەست دروست بووە، بەڵام حەزەکەم کات بم بە کاکپەیمانیش قسە بکە و ئەو کاتە من جارێکی تر مداخلە بکەمەوە. ممنون کاک هادی. ئەلبەتە کانتەکستە دیڤێزەکەی من و دوێشە و هەروەکو سەرەتای شوتان من گرێم داوە فەشەل هاتنە ئەمڕۆ ئەوەسمۆ بە بەرساختەبوونە دەورانە قەدیمێک. ئەمە بەو مەعنا نییە کە ئینسان گەلە خاسێکی تیانەوگە، بەو مەعنا نییە کە ئینسان گەلە قارەمانی تیانەوگە، ئەمە بەو مەعنا نییە کابرا خۆی نەکردگە بە مارکسیست و خۆی مارکسیست نەدیگەسۆ و لە ناوە لە ژێرە ئەشکەنجا هیچ تەسلیمێک نەبووگە و کوژیاگە، بەڵام ڕەهبەرەکانیان بە دوو زلە و بە چەکێک هەموو ئێعترافێکیان کردگە و بووگن بە تەوبەکار. من ئەم مێژووە خاس ئەناسم کاکادی. بەحسە من لەگرا بەحسە ئینقلاب، بەحسە وەرچەرخان، بەحسە داوەڕان و بەحسە کردنەوەیە عەسرێکی تازە و دەورانێکی تازەست. ئەمەی کە سەردەمانێک ئێمە تەقلیدیەن بەهۆی ئەوەی کە بڕێک مۆد لەم دنیا هەست بە شێوەیەکی فەشەنی ئێمەش تیا بەشدار بووگین، ئەمە نە فەزیلەتێک بۆ ئێمە تێرێت وەنە ئەتوانێت تەنانەت ئەگەر فەزڵ فرۆشی پێ نەکەین جێگەی ڕەزیلەتیش بێت. هەروەکو ئەمڕۆ ئەوێنی دەوران بووگە بە دەوران فەشن بوون و ئەم جۆرە مدگەراییە زاڵە بەسەر هەموو شتێکە. دنیای ئەمڕۆ دنیای سلبریتی و کیم کارداشیان و دنیای ئەوانەسە کە بۆ خۆتان ئەیوێنن و کەسایەتی هایە کە لە ڕێگەیە سۆشیال میدیا و تلڤیزیۆنەکان و ڕسانەهای گەورە پۆمپاژ ئەکرێن و ئەرزاکرێن. بە ئەو بەشە بێڵین نەقدە شعرە مەلاعەلیش بێڵین یادی بەخێر بێت و من تاریخچەی زندگیشی نازانم و دلیلیشی ئەمەسە کە چ ڕێکخراوەکانی چ ڕەفیقەکانی
چه ئەوانەی کە ئەمڕۆ مەعاشخۆرە پێشمەرگەی کۆنن، چه ئەوانەی کە ئەمڕۆ کۆنە مارکسیست و بوو ئەمڕۆ تازە نێئۆلیبرالیستن لە ناوە کەرتگە لە جۆرا و جۆرە موچا. ئەمانە با بمێنێت ئەگەر ئەوانە نەیانتوانیگە هیچ گزارش و ڕەوایەتی لە خۆیان بدەن و هیچ چیرۆک و داستانێ لە خۆیان تعریفکەن، ئەم مەسئلە با بمێنێت و بیوەینە سەرتر. بێرمێ سەر مەسئلەی مامۆستایان. و من دیسانەوە لەسەر تەواوە قسانەیەکی لەوێ کردگمە ئەوێسم و پێشم وایە ئەو کەسەیەکی چووگە ئەم شعرێ هەڵبژاردگە و گەرەکی و گەبیکا بە سرود ئینسانێکی تەواو کەچ سەلیقە، ئینسانێک و گەنە لە سرود تێگەیگە، نە لە شۆڕش تێگەیگە و نەشی زانیگەوە دەردەچیە خوا ماغا بیرەوەری بۆ خۆی نووساگە بۆ خۆی نووساگەسی، بەڵام کابرا حەقی نەبوو بیکا بە سرود، کەم تەکستە منیش لەوێ قەندیل بوو. وەرێ با بگەڕێنەوە سەر ئەم مەسئلە. من گەرەکمە یەک شت ثابت بکەم، ئەویش ئەمەسە بزانن ئەوەی ئەتوانێت پێشبینی بکات دەستگاهە مەفاهیم و چمکەکانی گەرەکە، یعنی خوێندنەوەیەکی تایبەتی گەرەکە، سەمیمەنی گەرەکە. من دیبێتێکم لە کڵاب هاوس کرد نەمهاوردەناوە فەیسبوک، با کۆتا ئیشارەیەکی پێ بکەم لە ئینجیل مەتا لە ئایەی 20 ئێژێ مەسیح ئێژێ خوداوەندە مەلەکوت وەکو ساحێ و باخێ بوێنن، بەیانی ئەڕوات بڕێ کارگەر تێرێ بیواتە ناوە باخە میوەکانی یا باخە ترێکانی و لەگەڵ یانە وعدە وە 3 ڕۆژێ دینارێکیان پێبا. ساعت 9 ئەڕوا، ساعت 3 ئەڕوا، ساعت 6 ئەڕوات و هەر دەفعە و چینێک تێرێ ئاخرین جار کە ساعتێ ماگە بە تەواو بوونە کار ئەڕوات بە عیدەیەکی تر لە بازاڕە ئێژێ دەنگم تێکا کادیا قەت بوونیوە. جان نەخێر دەنگی من لەگەڵتە من سایەکەم کۆتایی کەم و بوەخشی ئێژێ بۆ کار ناکەن، ئێژێ وەڵا کار نەبوو، ئێژێ وەرن بۆ کار و من ڕازیتان دەکەم. وەختێک کارەکە دوای ساعتێ تەواو ئەوێت و کارگێڕەکەی خۆی ئێژێمە لە ئینجیلە مەتا مەوجودە. ئەوانەی لە ئاخیرۆ هاتوون پوڵەکەیان بخە بەرەوە، ئەوانەی لە ئەوڵۆ هاتکن پوڵەکەیان بخە ئاخیرۆ. ئەوانەی کە لە ئاخرۆ هاتکن ساعتێ کاریان کردگە دینارێکیان پێدات. ئەوانەی کە سەرەتا هاتکن و ئەوەڵی بەیانی هاتکن وابیر ئەکەنەوە کە مادام دینارێکی دا بە ئەوان کە ساعتێ کاریان کردگە بەمان زیاتر ئەدات. وەختی ئەگاتە نەوبەی ئەوان دینارێکیش بە ئەوانە دات، ئەوانە دەست پێ ئەکەن بە تووڕەبوون و ئێژن ئەمە بێعەداڵەتی بوو. چۆن تۆ بەوان کە ساعتێ کاریان کردە دینارێکە دەی بە ئێمەش دینارێکە دەی؟ کاورا هەڵەگەڕێتەوە ئێژێ ئایا من زوڵمم لە حەق ئێوە کردگە؟ من تەکە ئێوە قرارم بەس کە دینارێکتان بێبم، ئایا کەمتر لە دینارێکمدا؟ ئەوان ئێژن نە. ئێژێ ئایا ئێوە حەسوودن؟ من حەقم نییە لە ماڵە خۆم چیم مەیل بێ بیکەم و بەخشش و مەردانەیی بەسەرۆ بکەم. مەسیحێژین تۆ لەگراتی ئەگەی کە عەداڵەت حقوقی نییە لە منزلە مەسیحیەت و مەیل خۆیسی زۆڵم لە تۆ ناکات، بەڵام هەرچیەکیش ئەبەخشێت ئەی بەخشێت. ئەگەر هەڵە نەبم لە سوورەی حەدیدە لە جێگەیەکە لە قورئانیشە ئشارە بەوە ئەکات کە خەڵکە کافر کە ئەم دەنگە ئەشنەفن ئێژن ئەمە سحرە، یعنی قورئان ئەشنەفن. چون نەیانگەرەکە باوەڕی پێ بکەن و چون تەئسیریان تێ ئاکات و تەئسیرەکەیش گەرەکیانە بشارن ئێژن سحرە. لەوە ئێژن لە بینە ئەم دوو شارە یعنی مەکە و مەدینە کەسی تریتیا نەبوو کەتنۆ بوویتە پێغەمبەر. لەوێ خوا جوابەداتۆ پێیان بێژە ئایا ئێوەن کە ئوموراتە دنیاتان واوە دەسۆ و تەقسیمات ئەکەن، عیدەیەکتان بە عیدەیەکی تر بەرتەری داگە تا عیدەیەکی تر بتوانێت لە خزمەتی ئەوانی ترابێت؟ خۆیەوە نییە. یعنی ئەمە مەیلە خواست کێ ئەکا بە پێغەمبەر. ئەمە دابنین لە جێگەیەکی ترا قورئانە ئێژێت ئێمە پێغەمبەرانمان هێنارد لەگەڵ بەیینات و میزانە. بەیینات و میزانە یعنی بەییناتمان پێدا و میزانمان پێدا. میزان یعنی سەمومەن. تۆ وەختی سەمومەنە نەوێت هیچ شتێ ناتوانانی لەم دنیا تحلیل بکەی. سەمومەنە نەوێ
ئەوەی کە ناوی شۆڕشە کوردایەتیە ئەگەر سەمومەن مثلا کابراایژە من مارکسیستم تۆ ئیشێ مەتنە مارکس بێری بەر ئەساس مەتنە مارکس ڕەفتارەکانی هەڵسوکەوتەکانی هەڵسەنگێنی کاورا ئیدعاکە من کوردایەتیم کردە سەمومەنە کوردی خۆ نییە ئۆکەی باشترین حاڵەت ئەمەسە بە کوردایەتی بێژی ناسیۆنالیزم ئێشێ بڕۆی بگەڕێ بزانی ئەم شێوە ناسیۆنالیزمەی ئەمانە ئەیکەن لەکوێی دنیا مەوجودە ئەمە فەڕەنساویەکەیسی ئەمە ئیتالیایەکەیسی ئەمە ئەمریکایەکەیسی ئەمە چه شکلیە هیچ کام لەمانە نییە سوال تۆ سەنگۆمەنێکووە نیسە دێ تۆ چۆن تحلیلەکەی ناتوانانی تحلیلکەی ئەگەڕێنەوە سەر ئەمریکا ئێمە چۆن ئەتوانین تحلیلکەین کاک هادی ئێمە سەمومەنێکمان هەست لە جەهانە چمکێکە خۆمان خۆتقاندگمانە بۆی ئەتوانین تحلیلکەین تحلیل من چییە تحلیل من ئەمەسە ئەم سەرزەمینی ئێمە کە کوردەوارە کۆمەڵی کۆمپانیای بازاڕی دایانگرتەکە و ئەمانە گەرەکیانە سوورەتە دەوڵەتی بەخۆیان بن یعنی ئەبەدی بکەنەوە وەکو حکوومەتە خوداوەندە بە ئەم دنیا ئەبەدی بکەنەوە دەوڵەتە ئێران وا لە فازە دووە دەوڵەتە عێراق فەوتیاگە فیلد ستیتە بە باوەڕە من ئەوەی کە پێی ئێژن هەڵسوڕانە کۆمەلگا هەمەدەنی ها بە شوێنە سوورەت بەندیکردنە خەڵکێکی بێشوناسکریاوی دابڕاوی لە ڕابردووی خۆی گەرەکێسی چی پێ ئێژن هەڵسوکەوتی کۆمەڵایەتی ئابووری وە سیاسی تعریف کاتۆ بۆیان ئەمە لە ناو جمهوری ئیسلامیشا هەست خەریکی نەیوێنین هەڵسوڕاوانە کۆمەلگای مەدەنی بە پترۆدۆلارەکانە حکوومەتە هەرێم دەستگاهە بارزانانی و یەکێتی خەریک بوو ساپۆرت ئەکریا لە 10-20 ساڵە ڕابردوو کاکە هادی ئیستا سوال منە مەسەر ئۆکەی با نەڕۆین سەرە تئۆریە دموکراسی با نەڕۆین سەرە چۆنیەتیە ئەوە دەستکردن دەمە سەر یەک تعریف ماکس وەبەر ئێژێت حاکمیت یا حکومت یعنی لە دەستکردن ئینحسار توندوتیژی یعنی تەمامەن توندوتیژی تێتەژێر دەسە حکومت لەگرا ئێمە لە دنیای غەر با شتێک ئەوێنین کە لە جێگەیەکە ئیجازەی توندوتیژی بە خەڵکی ئەدرێت بە ئەگەر و ئەما و بە تەبسەرەی قانونی و بە ئیجازەی قانونی ئەویشمانگرتن کۆبوونەوە و احتسابات ئەویش ئیشی حاکمیت ئیجازە بدات خۆ تو احتسابات بۆ ئەەکەی لەبەر ئەوەی کە لە ڕێگەی سندیکاوە لە ڕێگەی سنف و کۆمەڵێک خواستتە تەحمیلی بکەی یا بە حاکمیت تەحمیلی بکەی یا بە چی پێژن کەرتە تایبەت یا ساحێوکارە خۆت بزانە کاکادی ئەووەڵەن کۆمەلگای مەدەنی لە وڵاتێکە کە کۆمەلگای مەدەنی ئەبزارە ئیجرایی نیە جۆکە مامۆسایە کە حقوق لە دەوڵەت ئەگرێ و مەعاش لە دەوڵەت ئەگرێ سەروەخۆ بێتە کۆمەلگای مەدەنی چه فشارێتێریوە دەوڵەت چه فشارێتێری ئیستا حاکمیت مەسئلەکە لە ئەقلیمە کوردستانە ئەمەسە یەکێتی حزب حاکمە لە زۆن سەوزە ئێژێ من بەشێکی تۆریاگە لە حکوومەتە هەرێمم حکوومەتە هەرێمیش ئێژێ من بەشێکی غەدر لێکریاگە لە حکوومەتە مرکەزی عێراقم ئەمانە هاتەگەن مەسئلەی حقوق کارمەندان و بودجێ کارمەندانیان بەستەگەسەوە بە بودجێی عێراق و ئێژێن ئێمە گومرۆکات و نەفت و ئەمانمانە تەحلیل لاگە ئەوان موچە بەهەنێرن بەڵام ئەم ئاغایانە لە حکوومەتە هەرێما بە ئێوە نایژن داهاتە گومرۆکیان هەست کاسبیە قاچاق ئەکەن انحسارات سامسونگ و کالای ئەلکتریکی و سپلێت و ئەمانە وا لە دەستیانەوە بازرگانیەکی گەورە هەر لە مەرز حاجی عومران و ئەکەن تا ئەسلوپی تا پەرویزخان و ڕۆژانە ملیۆنها دۆلار لە مەسیرهای مختلفا چ بە مؤسساتیان چ بە غرامهای ڕاهنمای ڕانندگیان چ بە سەرانە و تەکسەیشنێک کە ئیسێنن ئەمانە داهاتیان هەست بەڵام ئەم داهاتە بۆ ئێوە ڕوو ناکەن یەکێتی دەسە خاتە گیرفانی چووکێکە خاتە بینە دانیێژەوە من چی لێخۆ پولیان بۆ من نەهنارگە تا بیدەم پێتان حتا بەیانی بۆ خۆتان مانگرن حکوومەتە هەرێمی شێژە کاکە ئێمە حکوومەتە بەغا دوژمنایەتیمان تەکاکە پارتیانی لەم وەسەتە ئێوە ئیستە بۆ کوێ ئەڕۆن
يعني هدفتان چی لەمیکە هەر احتسابەکەن هەر تێنە خیابان هەر ئێژن بڕۆخێ و یەک مؤسسە ناگرن ڕاپەڕینی ناکەن هیچی ناکەن دێو ئیساهاتن موچەیان پێدان. بەڵێ کاک پەیمانوەڵا ڕاستیەکەی زۆر جار لێرە و لەوێ گوێتان لە دەستەواژەیە کە بێ کە ئەویش بریتیە لە مەوزوعی با من یەک لەحزە ئەم دەنگە لابم بۆ ئەوەی بتوان ئاجا زۆر جار لێرە و لەوێ ئێوە گوێتان لە دەستەواژەیە کە بێ کە دەستەواژەی خۆپیشاندانی خۆڕسکە بڕۆ بکەن ئەوەی کە ناوی خۆپیشاندانە لە ئەم خولا و چەند خولی تریش خۆپیشاندانێکی تەواو خۆڕسک بووە بایکۆتێکی تەواو خۆڕسک بووە لێرە و لەوێ کە ئەم بابەت ئەم خۆپیشاندانە ڕۆدا ئەم بایکۆتە ڕۆدا خەڵکی داواکە کۆمەڵێک کەس کە بوون بە دەموچاوی شەقام هەڵسن بە پێشڕەوایەتی کردنی ئەم احترازات و ناڕەزایی و بایکۆتە. لە ڕاستیا من لە 6 ساڵی ڕابردووە هاوڕێکانم شاهیدن هەمیشە ڕەدم کردوتەوە کە بە هەمان ڕێگەی جارانە و هەر هەمان کۆمەڵە خەڵک پێشڕەوایەتی ئەو شەقامە بکەن وتومە لێگەڕێن با ئێمەمانان بینە دواوە چونکە ئێمە نەتیجەیەکمان نەگرتووە لەم بابەتە ئێمە بینە دواوە خەڵکی تر خۆی بیبە نەتیجەیەکی گرت باشە نەتیجەشی نەگرت لانی کەم لە کۆتاییە قەهر و تووڕێیەکەی خۆی بەسەر منە ناڕێژێ بەسەر ئێمەمانانە ناڕێژێ خۆشی ئیتر بیر لەوە کاتەوە جارێکی تر بۆ ڕێگای کە بگەڕێ یەتە ڕیزی ئێمەمانانەوە کە مێشکمانە گوشین خەریکی ئەوەین بۆ ڕێگای کە بگەڕێن بەداخەوە بە بۆنەی ئەوەی کە وڵاتەکەی ئێمە لە هیچ کوێی دنیا ناچێجات جەناب و باسی دیموکراسێتی جۆرە و جۆرت کە هەر تایپە فەڕەنسەویەکەی تایپە ئیتالیەکەی تایپە ئەمریکیەکەی تایپە کەنەدیەکەی و هەتا دوای لە ڕاستیە ئەوەشی ناوی فەرمانڕەوایەتیە لەسەر ئاستی دنیا جەناب تەزانی هیچ دوو وڵاتێک لە یەکتر ناچن لە ئاستی دنیا تەنانەت کە ئەوترێت سیستمێکەیە سیستمێکی فیدراڵیە تایپە ئەمریکیەکەی زۆر جیاوازە لە تایپە بەلجیکەکەی تایپە بەلجیکەکەی زۆر جیاوازە لە تایپە سویسکەکەی تایپە سویسکەکەی زۆر جیاوازە لە تایپە ئیماراتی عەرەبیەکەی بۆیە تایپە عێراقیەکەشی تەواو جیاوازە شتێک هەیە ناوی فیدراڵیەتە بەڵام یەک هەرێمەکەش ئۆتۆماتیکی خۆی لەناو خۆیان دوولەت بووە لەسەرەوە بۆ خوارەوە زۆنی سەوزمانەیە زۆنی زەرمانەیە یعنی دەستبردن بۆ کاری مەدەنی لەناو وڵاتێکە پڕی لە میلیشیاتە جارێ ئەمە خۆی 2 میلیشیای 2 بنەماڵەی گەورەمان هەیە لە 2 زۆنی جیاوازە لە عێراقیشا کۆمەڵێک میلیشیاتمان هەیە موالین بۆ دەوڵەتی ئێرانی بەشێکیان بۆ دەوڵەتی تورکی پڕۆکسەکەن هەتا دوایی یعنی ئەمانە بۆ خۆی کە مێشکتە گوشتی ئەچیتە ناو بووم و لێڵێکی زۆر عجایبەوە. کاک پەیمان هەمیشە جەنابێت یان شعرێکەکەی بەدەستپێک یان داستانێکەکەی بەدەستپێک یان ڕۆمانێکەکەی بەدەستپێک لە ڕاستیا ئێمەش لێرە و لەوێ زۆر ئەگەڕێین بۆ ئەوەی خەمەکانمان لەکوێ بدۆزینەوە و بتوانین لێوەی تعبیری بکەین. لە ڕاستیا یەکێک لە گرفتە سەرەکیەکان پێشەوەی ئەم بابەتە باسکەم هینێکەکەم یعنی ئەمە جارێ دو ئاخەم ئەمەوێ بڵێم ئەوەی ناوی خۆپیشاندان و ئاعتیرازاتە بە جۆرە لە جۆرەکان لەسەر ئاستی عالەم لە کێشایە تۆ لەما تەیید مەکەی عالیە کاملەن دروستە حچی نییە لەسەر ئاستی عالەم لە کێشایە کتێبێک هەیە بە ناوی نەفرەتی هەزارە کە نووسەرێکی لوبنانی نووسیوێتی بە ناوی تۆنی زەغبینی بۆچی چییە ئەو نەفرەتی هەزارە لەعنەت الئەلفیە ئەم لەعنەتە چییە ئەڵێ سەدەی 21 کە سەرەتای هەزارەی سێمیشە ئەڵێ بە لەعنەتێ دەستی پێکرد کە بریتیە لە ڕیزێک خۆپیشاندان
لەسەر ئاستی هەسارەکە لەسەر ئاستی زەوی ئەو فیئینێکەکە فلاشباکێکەکە ئەگەڕێتەوە بۆ سەدەی بیستەم ئەڵێ سەدەی بیستەم ئەگەر سەدەی بریتی بێت لە سەدەی ئینقلاباتی عەسکەری سەدەی شەڕی گەریلایی سەدەی شۆڕش و ڕاپەڕین و لە ناویشیا دوو شەڕی گەورەی جیهانی ڕوویداوە و ڕیزێکی زۆر شەڕی نێودەوڵەتیش هی وڵاتان لێرە و لەوێ و شەڕی ناوخۆیەکی بەرفراوان لەسەر ئاستی هەموو عالەم ئەڵێ ئەوە سەدەی 21 و هەزارەی سێیەم بریتیە عنی بەو پێی کە ئەو هەڵسەنگاندنی 15 ساڵی یەکەمی هەزارەی سێیەمەکە ئەڵێ بریتیە لە لەعنەتێک کە خۆپشاندانە خۆپشاندان لۆگۆی ئەم هەزارە تازەیە یعنی ئەو بە شتێکی تافیه و زۆر زۆر بێمەعنە هەزارێ نمونەی زۆر زۆرێنێتەوە نمونەیەنێتەوە لەسەر ئەوەی کە بۆ نمونە گروپی هەشتی نێودەوڵەتی G8 کاتێکە ئەیانەوێت کۆ ببنەوە جەنابتان نەزانن دەوڵەتی پیشەسازی کە ئەیانەوێت کۆ ببنەوە ئەمان یعنی لەسەر ئاستی عالەم اعتراضات دەست پێەکە باس لەوەکە نزیکەی 2 ملیارێک خەڵک ناڕەزایی دەرەبڕێ لەم G8 و لە ناویانە باس لە ڕقەمێکی زۆر زۆر گەورە لە خۆپیشاندەرەکە کە یعنی خۆپیشاندانی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاواز باس لە بۆ نمونە 29,000 خۆپیشاندان لە ڕۆژێکەکە لەسەر ئاستی هەموو عالەم ئەڵێ ئەم هەموو خۆپیشاندەرە ئەم خۆپیشاندانە جیاوازانە نەبوو بەوەی تەنها کۆبوونەوەکە ڕاگرن گروپی هەست بەس تەنها کۆبوونەوەکە ڕاگرن باشە لێرە و لەوێ لەوەش زیاتر سەرکوتی خۆپیشاندانەکان چەکی دەستی ئەمانیش بە ئاشتی بڕوخێ و بژی و ئەم جۆرە شتانەیە ئێمە ئەمە زانین و بە توول و تەفاسیل تریش نمونەی زیاتر لەسەر ئاستی عالەم ئەهێنێتەوە و ئێمەش لە بەرچاومانە و لە بەرچاوی نزیکشمان بەهاری عەرەبیمان هەبوو بەهارەکە هەمومان ئەزانین بەهاری تازەی بەسەرا نهات بوو بە پاییزێکی ناشیرین و ئەوەی کە لە وەزعی دەست لێنەدراوی جیهانە هەبوو یعنی هەر دەستی لێنەدرایە باشتر بوو وەک لەوەی کە گۆڕانکاریەکە ڕوویە ئەمەوێ بڵێم ئێستا بگەڕێمەوە سەر ئەو مەبەستەی باسی کتێبەکانم کرد و باسی جەرەیان و داستانەکانی جەناب و زۆر جارێنی کە شتی زۆر زۆر جالبی تیایەوە بۆ ئێمەمانان یعنی ڕێنیشاندەر و ڕێڕۆشنکەرە لە باسیە منیش بڵێم کاک پەیمان مەرج نییە هەموو دنیا بتوانێت یعنی هەموو جارێ ئەو سەنگ و مەنانەی کە خۆت ناوی ئەدەی سەنگ و مەنێکی تەواو فید بێ بە حیاتی جامیعەی ئێمە با من باسی ئەوە بکەم بڵێم ئێمە شتوانین بڵێن لە ناو ڕۆمانی مەزرای ئاژەڵانە بۆ مەوقعەتی خۆمان بگەڕێن جەناب دەزانی مەزرای ئاژەڵان کە ئاژەڵەکان ڕائەپەڕن و با ئەوەی جۆرج ئۆریۆل حتمەن خوێندوتە تۆ بینیوتە با دووبارەی نەکەمەوە کە هەموو ئاژەڵەکان لە حاڵی خۆیان ناڕازین پێیان وایە جۆنزی خاوەن مەزرا ئەوانە چەوسێنێتەوە بەرووبوومەکەیان بۆ خۆیە بە ڕاپەڕینەکەن دوایی ڕاپەڕینەکەن بەرازەکان زۆر زۆر خراپترن لە جۆنزی خاوەن مەزرا بۆیە هاوڕێژان ئەمەوێ بڵێم ینی بۆ پرسیارەکەی جەناب و ئێوە تا کەی بەردەوامە بن ئێمە لەم ڕیتمەی کە ئەمساڵ هەیە بێگومان تا ئێستا تونوتیژی تێ نەکەوتووە تونوتیژی لای هەنێک کەس ئیمتیازە تێی بکەوێ لای هەنێک کەسیش نەخێر بگرە فەزیلەتێکی گەورەیە تا ئێستا تونوتیژی تێ نەکەوتووە بەڵام بە هەردوو بارەکە ئێمە توانین پرسیارەکە هەڵگێڕینەوە جارێک بڵێن دەیکات پەیمان بەڕاست چی نەکرا ئەگەر بڕیارە
بوترێ دام و دەستگا ئێوە حەقتان لای دام و دەستگایە بۆ ناڕۆن یعنی بەردەرگایان لێ بگرن. دام و دەستگا سووتێنرا، دام و دەستگا وێران کرا، بەر کرا، مسواک کرا. باشە وتیان کاکە حکومەتی داما و چی بەدەسە؟ خۆ لای پارتی و یەکێتیە خەڵک ڕۆژ دام و دەستگای پارتی و یەکێتیشی سووتان وتیان بۆ هەر پارتی و یەکێتی خۆ ئەوانی تری شەریکن لەگەڵیانە. جەنابتان شاهیدی ئەوە بوون لە چەند ساڵی ڕابردووە یەک بە یەک بارەگای هەموو حیزبەکانی سووتێندا. نەتیجەکەی چی؟ و ئەوەش بزانەکە لێرە و لەوێ بەردەم مەرز گیرە، بەردەم تەنکەر گیرە، جوڵەی تری جدی کرا. بەڵام دیسانەوە ئەگەڕێینەوە بۆ ئەوەی کە ئێمە لەلاو جامعەیەکە بەرخورد و جوڵە ئەەکەین کە بریتیە لە یعنی جامعەیەکی میلیشیا سەروەری. ئەوترێ خوێن بە خوێنە شۆررێ چەک بە چەک وەڵامە درێتەوە ئەلحین بالعین والسن بالسن. ئەمانە هەمویان تعبیری جۆرا و جۆرن و بەشی خۆی مەنتیقی تایە. بەڵام ئەوەشمان بیر بێ ڕەنگە میلیشیاکەی تۆش بچێتە ریزی ئەو میلیشیانەی کە بوون بەبار بەسەر خەڵکەوە. بە هەر حاڵ ئەوەش نەبێ یعنی خواستێ نەبێ لای خەڵک. ئەوە من بیڵێم و نێڵێم خواستێکیشە لای خەڵک. بەگشتی من نازانم وەڵامی پرسیارەکەی جەنابتم یاوە یانا، بەڵام نمونەی زۆریشم لایە لەوەی کە لە سەردەمی بزوتنەوەی گۆڕانە کۆمەڵێ خەڵکی حەماسی ئینقلابی هەبوون لە ڕاستیا ئەیانویست ئەم بارودۆخە بگۆڕێ. خەڵکی تریش هەبوو ئەیویست دەستکەوتەکان بچنێتەوە بۆ خۆی. من ئاگادارم یەکێک لەوانەی کە بریکاری وەزیر بوو لەسەر پشکی بزوتنەوەی گۆڕان یەکێک لە فەرماندە عەسکەریەکانی ئەم مەنتیقەی هاندا بوو لەوەی پەلاماری ئەو کۆمپانیا نەوتانە با لە گەرمیان، چونکە ئەوە لە ڕاستیا خوێنی میلەتان بشن. بڕواکەی ئەو فەرماندەیەکی گەنج بوو کاگیوا سەراوی ناوە ماڵیان لە سەیسایەقە بڕوا بکە پەلاماری کۆمپانیا نەوتەکەیە و ماوەیەکی زۆری شەڕی لەگەڵاکردن. دواتر دەستگیر کرا، برا خەریک بوو بیش کوژرێ، دۆستێکی وەکو جەناب و فریای کەوت دەربازی کرد. لەبەرەوە کاک پەیمان لە ڕاستی ئەم قسانە کورد قسەیەکی هەیە ئەڵێ بێڵە پڕ بەدەست خەڵکەوە سووکە. یعنی من لێرەوە ئەبینم یەکێک بێڵە پڕێکی بەدەستەوەی خۆ من هەڵم نەگرتووە، لای من ئاسانەوە ئەتوانم کۆمەڵێ تەفسیری تری بۆ بکەم. بەگشتی من ئەزانم تۆ لەو جۆرە کەسانەی بە دوای ئەوە گەڕێی چۆن دەرچەیەک بدۆزدێتەوە لەسەر ئاستی جامعەکەی ئێمە. بەڵام لە ڕاستیا خەڵکی تریش هەیە یعنی باسە خەباتی مامۆسایان و ئەوەی پێوترێ خۆپشاندان و ئاعتیرازاتی ئەم جارە لە لای سووکە بەس هیچ حەلێکیشی پێشکنایە. ئەکرێ ئێمەش پرسیارەکە هەڵگێڕینەوە بڵێن چی نەکراوە ئەتوانین بیکەین. ئەمەش تەنها بۆ تەحەدا و بۆ ئەوە نییە چالێنج بێ بەقەدەر ئەوەی کە ئەکرێ فعلەن بە هەمومانەوە دەرچەیەکی کە بدۆزینەوە و ئۆپشنێکی تر ئێمە یعنی هینکەین چۆنەڵێ ئیختیارکەین. کاک حادی، من لە فەرمایشاتت جەنابەت وا تێگەیشتم با دەستەبەندیان کەم بێمە سەر ئەو خاڵانە کە جەنابە فەرمایشەکە. ئەوڵەن من پێم وایە لە فەرمایشاتت جەنابەت بەو نەتیجە گەییم هەم ئێوە هەم ئەکسەریەت ئەوانەی کە مامۆستایانن و ئەم بایکۆتە ئەکەن ئەزانن نە مۆزاهرات و نە بایکۆت هیچ دەستاوەردێکی نییە و هیچ کارێک ناکات و هیچ تەغییرێکی بنەڕەتی و گۆڕانێکی بنەڕەتی دروست ناکات. بەڵام چون هیچ بژاردەیەکی تر لە بەردەسانیە و هیچ شتێکی تر نازانین، جارێ هەر ئەمە بەردەوام ئەکەین. دلیلیشی ئەوەسە جەنابە ئەفەرموویت ئێمە حتا پەلامارە مؤسساتە حکومیماندا و تیان بڕۆ لە سوراغە مؤسساتە حیزبی چوو لە سوراغە مؤسساتە حیزبی سووتاندمان.
البته بحث من گرتنی و دەست بەسەردا گرتنی بوو، بحث من ئەوە نییە بڕۆی بیرۆخێنی و بیسوگێنی. البته ئێمە هەریا ئەو فڕموڵمانە هەزیا انقلابێکی قەهرامیزەکەین و پڕ لە تووڕەییەکەین و مؤسسات لەدەست حاکمیەت دەرتێنین و جەنابەت ئەفەرمووی بەنابەت دەلائلێ ئەم کارە ممکن نییە. شاید مەسئلەی ڕێخستن بێت، شاید مەسئلەی ئەوە بێت کە ئەو ئامادەگیە نییە حداقل لە سنفێکی وەکو مامۆستایانە بتوانێت ڕێبەرایەتیە مردم بکات و لە جزئێکەوە کول بنوێنێت و گشت بنوێنێت و بتوانێت ئەو کارە بکات، یعنی گرتنە دەست بەسەردا گرتنە مؤسسات و ئەنچێ کە پێی ئێژن گۆڕینە حکوومەتە هەرێ. تا ئەگرا جەنابەت موافق بووی لەو تێگەیشتنەی من؟ بەڵێ کاک پەیمان، بەڵام ئەگەر بکرێ لێرا با یەک قەوسمبەی تێ کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی سیاسی کراوە، ینی سیاست چۆتە ناو هەموو کون و خوشبنێکیەوە، بەڵام لە ڕاستیە خەڵک بە تەواوەتی لە سیاست بێزار بووە، گەڕاوەتەوە لێی، بەڵام نوخبەیەکی خەتەر هەیە. ئەم نوخبەیە تازە تێ هەڵەچێتەوە، بەداخەوە ئەحزابی ئێمە خەریکی یاریەکی زۆر ناشیرین لەو مەجالەشە، لە مەجالی خۆپشاندانە کە ئەوی شەوەیە خۆی جورئەتی هیچ جۆرە خۆپشاندان و هاتنە دەرەوەیەک ناکە، بەڵام کە تۆش خۆپشاندانەکەی نوێنەڕێکانی ئەنێرێ بۆ ناوتۆ و ئەو نوخبە ناشیرین و هەڵپەکەرە ئەنێرێ بۆ ناوتۆ، تۆش مایک و دەرفەتیان ئەیتێ، لە ڕاستیە لە ئینتیخاباتیشا ئەوان ئەچنەوە بۆ ناو پەرلەمان و ئەو پەرلەمانە بەرهەمەیەنیە کە هەمومان ڕێن لێ، کە هەمومان پێمان وایە بۆرەیەکە بۆ فەساد، بۆرەیەکە بۆ پارە خواردن، بۆرەیەکە بۆ خەڵک خەڵەتاندن، با ئەمەشی لەسەر بێت. با ئەمەش تێگەیشت بم. جەناب ئەفەرمووی سوارە بەر ئەم بایکۆت و مزاحراتە حزبەکان ئیدەیەک دەموچاو ئەدۆزنۆ و تێرنیان ئەیکەنە دەمڕاستە ئەم جەریاناتە و لە کایەی هەڵبژاردنە بەکاریان تێرن. دروستە؟ ئەمە ئەوە بوو، دروستە؟ بەڵێ وبجانبە ئێمە پێم وابێ کە نزیکەوین و لە هەڵبژاردنێکی ترا. با من بە داستانێک دەست پێ بکەم ئەگەر تااقەتت هەیە کاکادی، تا بیگەێنم بەم پرسیارەی کە جەناب بکردن. ئۆکەی، ئێوە گەیشتون بە بۆمبەست یا بە چەق بەستووی و ئەزانن هیچ اتفاقی ناکرێ، تۆ هیچ ئەمرێکی سیاسی وەدی ناکرێ. بەسەراتی کابرایەکیان کردگە بە فیلم، ئەڵبەتە من کارم بە نەخدە فیلمەکە نییە کە فیلمەکە چەندێ تەوانا بووگە، چەندێ باش بووگە، چەندێ خراپ بووگە. من گەرەکمە هەر لەسەر ئەو فیلمە خراوە قسە بکەم، بەناوە نیوتۆن نایت. نیوتۆن نایت چیرۆکە کابرایەکە لە جەنگە ناوخۆی ئەمریکا پەرستدار ئەوێت لە شەڕە ناوخۆیە جنوبیەکان و شمالیەکانە ئەمریکا، لە جێگەیە لە شەڕە بڕیار ئەدامە شەڕە ئەو نییە و ئەم شەڕە ناکات. فیلمەکە ناوی ئیاڵەتە ئازادە جۆنزە. ئۆکەی، ئەگەر اشتباهەکەم تو فری ستیت ئۆف جۆنز. ئیاڵەتە ئازادە جۆنز بۆ خاتری ئەوەی لە شەڕ دەرچووگە حکمی مەرگی هەست، فەرارە و ماوەیەک لەگەڵ کۆی لە دەرچووەکانە لە جەنگەڵا خۆی حەشارەدات و خۆی ئەژێنیت و نان ئەخوات و خۆی تیمار ئەکا. لە هەمان کاتە جنوبیەکان تەکسەیشنێکی فرە و باجێکی فرە بەسەر خەڵکەکەەوە دەن، خەڵکەکە خەریکە لە برسا ئەمرێ. ئەمانە دەست ئەدەنە دەستی یەکتری. جۆنز لە پڕێکە حرەکەتێکی گریلایی دروست ئەکا و شەڕ هەرتک لا ئەکا، هەم شەڕە شمالیەکانەکە و هەم شەڕە جنوبیەکانەکە، هەم شەڕە ئەربابەکانەکە. کۆمەلگایەکی تێکەڵ لەگەڵ ڕەشپێسەکان و کۆیلەکانە دروست ئەکات و خۆشی ژنێکی کۆیلە ئەخوازێت ڕەشپێس. ئاغای جۆنز هەدەف من چی بوو لەمە؟ ئەمانە نە دەوڵەتی یانکیەکان بەخۆیان و ئایانگرن، نە جنوبیەکان لیان ئەبورن، مەجبورن لەم ناوەڕاستی ئیاڵەتە متحدەی ئەمریکا لە نقطەی میسیسیپیا لە جێگەیەکە ئیعلامە ئیاڵەتە جۆنز بکەن و نە ئەتوانن داڵدەی بدەن و نە ئەتوانن نگەهداری بکەن
دڵیان بەوە خۆش ئەکەن کە قانون و یاسای جەدیدە ئەمریکا لە ڕێگەی هەڵبژاردن و دانە حەقی ڕەئی و ئازادکردن کۆیلەکان مجال ئەدا بمانە کە ئەڕۆنە نەوە بازی ئەسڵی کە شەڕەکە تەواو ئەوێ ئەربابەکان ئەگەڕێنەوە امتیازاتە تایبەت بە میسیسیپی ئەدرێت قانون خۆیانیان ئەوێت ئەمەلەن خەڵکە سپیپێسە میسیسیپی ئەکەوێتە ڕەشکوشتن و ئیعدامکردن و ماڵسووتاندنیان مجال انتخابات و هەڵبژاردنیان لێ ئەوەسن ئەمەلەن نیوتن نایت کڵاپسەکە و هەچێکی پێ ناکەی تۆ لە ماجرای نیوتن نایت لە دایک بووە 1825 و بیگرە تا ئەیهێنیتە جەریانە مارتین لوتر کینگە دەهەیە 67 دەورانی جانف کەنیدی تا ئەیبێنیتە ئەم سەروبەندە کە لە ناوە ئاستینی یاڵەتە متحدەی ئەمریکا بارەک ئۆبامای ڕەشپێستێتە دەرەوە بەڵام هاوکات لەگەڵ ئەو لە دەورانە ترامپا تۆ مەسئلەیە میناسوودات هەست خۆ دابینە سەر ئەمە بزانە من ئەسڵەن پێم وانییە کە ئەو زانستەی و ئەو ئاشنایی کە ئێمە بە ئەسرە مۆدەرنیتە بووگمانە لە ڕێگەی تەرجمەگەلێک و کە لە زوانە فارسی هات کە بۆ ئێمە دەریافتە دروستێکە بەو مەعنا کە بە ئێمە ببێژرێت کە ئێمە کولتورە دموکراسیمان نییە ئێشە کولتوری دموکراسیمان بوێت تا دموکراسی بێت ئێمە ئێشە کولتورە بەکارهێنانە موبایلمان بوێت تا موبایل بێت ئەمە نگاهێکی کاملەن ئیدەئالیستیە ئیدەئالیستی تر لە هەر نگاهێکی ترە کابرای ئینگلیسی وەختێک ماشینی دروست کرد یا بە قۆڵە ئێوە سەیارەی دروست کرد خۆ بەر لەوە هیچ سیارێک نەبوو تا فەرهین بە سیارەیان بێت ئەگرایشە لەوێ کاوترە مەسئلە سەری ئەوە سەر لەبرا تۆ دەیان جۆر ترانسپۆرتیشنت هەست تۆ مترۆت هەست تۆ ئەندرگراوندت هەست تۆ پاست هەست تۆ خەتە تایبەتە بە پاست هەست تۆ خەتە دووچەرخەت هەست و خەتە ماشینیشت هەست ئۆکەی من باوەڕمەند بەوە نییەم کە ئێمە ئێشێ بوێسین بزانین لەکوێی دنیا ئەتفاقی لە کەفێ تا ئێمە بڕۆین تەقلیدیکەین ئێمە ئەمڕۆ کێشەکانە سەردەمە خۆمانمان هەست خوێندنەوەی تایبەتە خۆم و کۆمەلگای خۆمانمان هەست کاک هادی لە منە پرسێ ئێمە چیمان نەکردووە دەبوایە چی بکەین ئەمە دەبوایە ببوایە بە سوئال و پرسیارێکی گشتی سنف مامۆستایان لە پێشوو کە ئیستا پێشڕەوی ئەم مانگرتنانن ئۆکەی تۆ دەیان جارمتە تاقی کردو لێ جیگەیەکە ئیشێ بە تەناقوز بخۆی چی بکەین منیش یەک سوئالەکەم و پاشان نەزەر خۆمەدەم کاک هادی ئەم پرسیارە جنابە کردە ئایا پرسیارە ئەکسەریەتە ئەوانەسە کە لەم بایکۆتە بەشدار بووگن یا نە نەخێر پرسیاری هەمووی نییە چونکە من عەرزم کردی ئەگەر زۆربەیان یعنی بەم قۆناغانەی ئێمە تێپەڕینایە ئەبوو بە پرسیاری ئەوانیش بەس هەیانە کاک پەیمان تەسەور کاتە هەیانە بۆ یەکەم جارێتی یەتە سەر شەقامەوە تا ئێستا نەهاتووە یەکەم جارێتی یەتە سەر شەقامەوە بۆ بۆیە نەخێر ڕای هەمووی نییە کاک هادی ئەزانی ئەوسا کەنیش چۆن شوویە کرد کە زان کۆ نەئەچوو کە محەلی کار نەئەچوو تا خەڵک دوێنێ شووکە لە پرسەکانە شوویە کرد لە زەماوەنەکانە شوویە کرد لە زەماوەنەکانە خۆی ئەڕازاندەوە و بەرچاوە عیدەیەکە کەوت یا کوڕەکە بەدڵی بوو یا دایک و خۆیش کە کوڕەکە بەدڵیان بوو یا لە پرسەیەکە ئاوی ئەگێڕا و چایی ئەگێڕا و خورمای ئەگێڕا و خۆی ئەڕازاندەوە یان دەست و دەستگای تەمیزە و بەخوا کەنیشکە جوانێکە و بەخوا خانەوادەیە پارەدارێکن و کەنیشکەکە نەخواست جناب ئێستا ئەفەرمووی بڕێک لەمانە تێنە ناوە ئەم بایکۆتە خۆ دەرئەخەن هەرەوەسە شووەکەن یانێ کە قەرارە مەسەڵەن ئەمە سەکووی پەرتابیانوێ و بیان هەنێرێ بۆ پاڕلەمان یا بیان کاتە ناو یەکێتی یا بیان کاتە ناو پارتی تەبیعەتە نەمەشی وهاتی من لێرا ببوورە بەڵێ فەرمووی با لێرە ینی کۆمنتێکی کە بخەمە سەرەوە مەوزوعەوە کە لە ڕاستیە ئەمە بە ئاراستەی وشیاربوونەوەی کۆمەڵگەیە خۆشبەختانە لە 6 ساڵی ڕابردووە هیچ یەکێک لەوانەی کە لە شەقامەوە ویستوێتی خەڵک هەڵخەڵەتێنێ و بچێتە پەرلەمانەوە ڕێزم هەیە بۆ هەندێکیان کە لە ڕاستیان ڕەنگە یعنی
موضوع يعني هۆکارێکی بابەتی بوو بێ بە هۆی دەرنەچوونیان، بەڵام بەگشتی ئەوەی ناوی فعالینی کۆمەلگای مەدەنیە خۆشبەختانە دەرنەچوون لە پەرلەمانە. ئەو پەرلەمانەی کە ئێمە ڕامان پێ نییە، ئەو هەڵبژاردنەی کە پێمان وایە بڕێتی لە ساختەکاری، ئەو دیموکراسیەتەی پێمان وایە کە دیموکراسیەتێکی زۆر زۆر ناکامڵ و تەنانەت هەڵبژاردن و دەستکردنی دەسەڵاتیایە وەکو هینترین وڵات، خراپترین وڵاتەکانی تر نییە، پێشتر لەوەشا ئەوان دەرنەچوون. ئەمە هینێکی دەرکەوتەیەکی خێرە بە بڕای. اوكي كاكا سمن تێگەیشتم لە مۆزوعە. ئێستا با سنفە مامۆستایان بەردەین و بیوەینە سەر ئاستە تەنگەژەبوونە خەڵکە ئێمە بەدەست ئەم یاری گۆڵێنەی حکوومەتە هەرێم و حیزبەکان و دەوڵەتە عێراق. اوكي ئەم پاسی ئەدا بە ئەو پاسی ئەدا بۆ ئەویش پاسی ئەدا بۆ ئەمە یعنی هێشتنەوەی وەزعیەتە مەوجودە، هیچ تاغیرێکی تیا دروست ناوێت، هیچ خەون و خیاڵ و ڕۆیایەکیشتی تیا دروست ناوێت. کاک هادی جناب قبوڵەکەی من ئێستا داستانە نیوتۆن نایتم بۆ جنابە وت The Free State of Jones، بەڵام نەموت من بەدین ئەم فیلمە تووشی چه پرسیارێ بوو. من بیرم لێ کردو ئەگەر من نیوتۆن نایت وایە ماچی مەکرد. نیوتۆن نایت تاکوێ ڕۆیشت و تاکوێ نەڕۆیشت. اوكي جناب لە من سوالە کرد وتت ئێمە چیمان نەکردووە مەشایە بەمان کردایە. بزانە ئەوەی مێتۆد بوو بە بڕوای منیش لەم حکوومەتی هەرێمە ئەوەی بە خەوڵە عەرەبی ئێژن لە تایف و الحیەل بوو بۆ خەڵک بەکار هاوریە، یعنی ماستاو بۆ خەڵک کردیا، پارە بە خەڵک دریا، دەسە خەڵک بریا بە کارە مختلفە، یعنی شعارات دروشمهای پڕتم توراقە ئاواهی دریا. بەڵام یەک اتفاق کەوت، نەک خەڵک نەبوو بە چۆنێژن دەستەمۆی ئەمانە، بەڵکو خەڵکێک دروست بوو، خەڵکێکی متەوەقع کە تۆ ئەتوانی بە موچە ڕازیکەی، هەر وەختێکیش بڕێ لا ڕازی نیەنێت. بۆیە نمودەکەی ئەمانە لەکوێدی لە هەڵبژاردنەکەی دەورە پێشوودی کە پێم وابێ 127 بوو کاکە عادیوانیە، پێم وابێ مەلا بەختیار وای گوت 127 خەڵک بەشداری کرد، یعنی ئەمەلەن لە ڕێژەی یاساییش لە خواتە دێکەواتە ڕێژەی یاسایی سەتاسی ئەوانیە ئەو دەوڵەتە نامەشروع ئەوانە. نا من لەوانە بڕوا ناکەم ئەسڵەن هیچ دەوڵەتێک گرنگ بێ بەلایەوە چەندە خەڵک بەشدار. نا یاسای عێراق بۆ مهمەوە یاسا من شتێکم خوێندەوە نەمزانی چۆن بوو پێ بەڵام پێم وابوو سەتاسیە. یعنی ئیستا ئەگەر یەک نەفەر دەنگ با و یەک نەفەر دەنگ نەدامان هەر حکوومەتەکەن. بەڵێ بەتاکید بەجددیژم منش بەجددیانم. اوكي بسیار عالی. کاکە گیان جەنابە قبوڵتە هەر دیاردەیەکی تازە کە تێتە بەرەو تۆ بیرشتیت، مەسەلەن تۆ یەک زەمانێک سیارەت نییە، بۆیە وەزیرە مرورت نییە، نیست لە دەورەیەکا تۆ سیارە پێیاکەی بۆیە وەزیری مرور دروستەکەی، ها مەسەلەن یا تۆ مؤسسەیە دروست ئەەکەی بەناوە مؤسسەیە لا ئێمە پێژن ڕاهنەمای و ڕانندگی لا ئێوە پێژن مرور، وانە؟ بەڵێ بەتاکید. کەواتە ئەنچێک کە ئێمڕۆ مؤسساتە دەوڵەتە ایالات متحدە ئەمریکاس ببین لەسەر نظام سوڵتە قسە بکەین. ئێستا با من بێم لە ترسەکانە خەڵکە هەرێم بێژم، ئەو ترسانەی بۆ ئەم خەڵکە دروست کراوە. ئەو ترسە ئەوەسەن ئەوڵە ناو حیزبانە خۆیان عێراقی، خۆیان دەستنیشاندەی ئەمریکا و ئێرانن، بەڵام ئێژن دوژمن خواردمانی خۆیان هەرچی کارە ئەیکەن نەجیلێکی کوردی قارەمانیان دروست کردە، نە ڕۆڵەیەکی ئینقلابیان دروست کردە وەکو خەڵکی قەزە، بەڵکو خەڵکێکیان دروست کردە بێ هیچ ئینتمای نیشتمانیەک، خەڵکێک وەڕەز لە خۆی، خەڵکێکە ناتوانێت لە خۆی گوزارش بە.
و ئەوەی بۆی بکرێ بەجێ بێڵێ پڕەپێجێ تێڵێ. ئۆکەی مشکلی ئەم حیزبانیشە ئەگەر بێژین مشکلە و ئەگەر بێژین کێشەیە کە نییە بە نەزەرە جەنابەت ئەمەسە کە ئەمانە خەڵکیان پێ بەسیج ناکرێ بە ئینگلیسیەکەی موبلایز ناکرێ ئیتر ناتوانین چیرۆکێکی تازە بێژین. بێژن بێ با مەساست پێبین، بێژن بێ با لوقمە قازی پێبین، بێژن ئێمە ژیانە ئێوەکەی نەشیر و هەنگوین بێت باسە دێتەوە یادم ڕۆژێکی قەندیلیان بۆ بکات و ئەمانە ئەمەیتر ناخواخۆ پێم وانیە ناخوا پێشمانیە هەر کەسێکی تر بێت ئەوڵەن پلۆرالیزمە هەز، تۆلەرانسە هەز، تەحەزوبە مەوجودە، بالاخره تۆ لە حزب شوعی هەست تا کۆمەڵی ئیسلامی دروستە. خۆ هەموو ئەلێمانەکانیان هاوردگە بێژن ئێمە دەسەڵاتێکی دموکراتیکی عێراقی نوێن و هەموو توێژەکانە کۆمەلگا لە بەرەگری بۆ خۆتیش دەزانی هەڵسوڕاوانی کۆمەلگای مەدەنیان دروست کردووە، NGOیان دروست کردووە، هەڵسوڕاوە کۆمەلگا مەدەنیەکانە دموکراتیکیان دروست کردو ئیلا ماشاءالله هەموویان دەزانی. ئۆکەی لەگرا ئەم خەڵکە یەک شتی بۆ ئەمێنێتەوە جنابە فەرمی مامۆستایان بایکۆتەکە بەڵام خەڵکیش لە هەڵبژاردن دەنگ نادا ناوەتە هەڵبژارد. سوالە گەورە ئەمەسە ئیستا ئێمە پەیمان بردە جەریانێک و ئەوەی کە جنابە لە من سوالت کرد ئەمە بوو ئێمە چی تەرەتوانی بکەین. ئۆکێ من ئیستا زانم حەزەرە ئەم مەردمە چێ مەردمە نەیگەرەکە و بەرهێدەشە ئێران بکەوێت، نەیگەرەکەەوە بەرهێدەشە تورکیە بکەوێت، نەیگەرەکە ئەمریکا ناڕازی کان، نەیگەرەکە بەخا پەلاماری بە ئەم چوار نەگەرەک بوونەی لە بەرچاوە. جنابە ئەفەرمووی نەڕۆشتن مؤسسات بگرن ڕێکخراوەی گەرەک بوو ئەو باوەڕن نەبوو شایەت ترسە لە ئێران بوو، ترسە لە تورکیە بوو، ترسە لە حکوومەت بەغا بوو و ترسە لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا. پرسیارە گەورە ئەمەسە ئایا ئەکرێ ڕێگەیە بگرینە بەر دەمە هەر چوار لەمانە داخل؟ یەکەم شعارێک ئەمانە لەسەری ئەوێسن چییە؟ لە دنیای مۆدەڕن ئەمەسەکە سوژەی حکوومەت خەڵکە شەرعیەت بە حکوومەتەدا ئیستا بیکەن یان نەیکەن ئەژن خەڵکەوانیە. ئەمریکای شوڕاژێ بۆی ناوی هەنێ دموکراسی، بۆی ئەم دموکراسیە تێرێت لە مؤسسات و دەری ئەخات چوزانم لە ڕێکخراوەکان و دەری ئەخات و نیشانە دەداها. ئۆکەی ئەی تورکیش خواکە خۆ ئێرانی شواکە مثلا خومینی نەی ئەوت کە ما با کورد میجەنگیم، ئەیوت ما با کوفر میجەنگیم، با کورد نمیجەنگیم. وانە خۆ جورئەتی نەکرد بێژێ ئەمانە چون کوردن ئێمە پەلاماریان نەدەین، وای نەوت. ئۆکەی دەوڵەتە ئێرانی شاید بتوانێت حملە بکات مەسعود بارزانی ئەگەر بیکاوە مەسعود بارزانی خۆی دەستاوەردە دەستە دەوڵەتە ئێرانی نەوێ، بەڵام خۆ دەوڵەتە ئێرانی جورئەت ناکات حملە بکات خەڵکا هەولێرەیەکە خۆ جورئەت ناکات نایکات مطمئن ئێوە نایکات. ئێستا ئیسرائیل جورئەتەکا بێژێ من پەلامارە خەڵکە قەزم داگەژێ من پەلامارە حەماسم دا دروست ئاغەی ڕەحمەت. ئۆکێ بابێنە سەر ئەوەی کە زەرورەت زەمانەیە ئێمە چییە لە هەرێمە کوردستانە. ئۆکێ ئێمە مەردمێکمان هەست هەرچی کڵاو بەرداری و کڵاو هەڵگرتنە لەسەر یا تاقییان کردەسەوە، مەردمێکی ماندوو بێ ئینتما بێ باوەڕ وەشەکەت بە هەر دەموچاوێک و هەر بڕیارێک. بەڵام سوالە گەورە مەسەر مەردمە خۆ بەخۆی باوەڕی هەست. ئەوەی بەخۆی باوەڕی هەست چییە؟ بام بێن سەراوە بزانە کاکە هادی بە بڕوای من ئەمانەی کە لەم ساحە مەوجودیەتیان هەست تێن خۆشگوزەرانی مەردم دەستەبەر بکەن. ئەمە دروشمە مەسەڵەن حتا کابرا ڕاتە خەڵکی فەقیر کردووە پارەی پێنادا تا ئەگاتە هەڵبژاردن، ڕاتە هەڵبژاردن ێژێەوە خەڵکی جەوساوە و برسی و سوا و بە و بەخت و کوڕ شەهید و کوڕ کوژیاب و کوڕ ئەنفال و بێن و من حاڵتان پێدەم لەبەرەوەی دەرگیان لێ بگرێت. هیچ حاکمیەتێکیش لە برسیبوونە خەڵکەکەی ناترسێ ئاسوە بۆشی مهم نییە. ئۆکێ لەگرا یەک اتفاق کەوتکە ئەوەی کە ئەمانە فکرەکە نەبێتە خۆی دەنگدان یعنی
وەسوەسەکردنە خەڵک بە خۆشگوزەرانی شتە مهمی ئەمەسە تۆ بتوانی خەڵک مۆبلایزکەی ئێستا یا بیوێتە ناو سنووڕێیەکان بکەیتە 15,000 ڕێی 1 ملیۆن ڕێی دەنگ جا بکەیتە شعار و دروشم و خۆپیشاندان و بەدەریخەی ئەم وەزنەوە دەرسەی پرسیارە مەسە ئایا ڕێگەیەکی تر هەست ئەم خەڵکە مۆبلایز بوێت بەسیج بوێت لە ئەقلیمە کوردستانە بە بڕوای من بەڵێ ئەی ئەمە چییە بڕۆین لیستە تازە بێرینە حیزبە تازە دانینە بڕۆین کۆمەڵە دەموچاو بدۆزینەوە بێن بێژین ئێوە بێن بوونەوە نوێنەرە پارلەمان نە بێن بوونەوە ڕێی جمهور نە هیچ کە باوەڕ بە من ناکات گشتی ئۆسای داستان ئەی خەڵک بەچی باوەڕەکەم خەڵک بەخۆی باوەڕەکە خۆی چی گەنەکەن خۆی حکوومەتە هەرێم و ئەم دەموچاوانەی نەکەنەکە چۆن نیشانی بدات تێتە بایکۆت ئەڕوات خۆپیشاندانەکات دەنگیشی نادات وەلێ مەسنور بارزانی هەر هەس و بنەماڵەی تاڵەبانی هەر هەن و بنەماڵەی کۆسرەت هەر هەن و بنەماڵەی فڵان هەر هەن و دەی چی درێژێ بکە لەگرا یەکشت مهمە ئەگەر تا ئیستە ئیدارەکردنە خۆشگوزەرانی خەڵک دەستاویزوگە خەڵک ئەتوانیە کارکە ئیدارەکردن تووڕەیی خەڵک بۆ کۆکردنەوەی خەڵک بکە ئەمە چییە ئەمەوێتۆ بایکۆت نا ئەمەوێتۆ مزاهرات نا ئەمەوێتۆ حیزبی سیاسی جدید نا ئەمەوێتۆ یەکچێت ئەگەر دموکراسیە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئەگەر ئەمە عێراق تازەز خەڵکە عێراق بەم شرایطە تایبەتە بە یەک نەتیجە دەیگن ئەمانە گەرەکیانە بە دەنگە خۆیان و بە دموکراسی و بە حزورە خۆیان لە چارەنووسە خۆیان بیگۆڕن و ژیانێکی ئینسانی ترکەن بەڵام کاغەزبازی بەریان پێگریت بەڵام میلیشیا زۆر تووڵ بەریان پێگریت تا ئیستا من عەزم کردی داهاتە حکوومەتە هەرێم لە هەردەک بەشا ملیۆنها دولارە لە ڕۆژە پارەی ئێوەیش نادەنێژن بە ئێمە ڕەبتی نییە بەخاس نایدە ئێوە پاسگاریەکەن ئەمە یەک ڕێگەیە هەستا کاکە هەردی ئەو ڕێگە ئەمەسەر ئەوانەی کە بایکۆتیان دروست کردەگە بڕۆنە سەتحێکی تر بزانە مامۆستایان دەرنەتیجە مامۆستایانە بێتۆ سنفە دروسە هاوسۆزی خەڵکیش ئەگرێەوە بڕێ خەڵکیش تێتە ناویان تۆ ئێشی شتێکی تر بدۆزی تۆ کە مەبنای مشتەرەکە تەمامەم خەڵکەوێتە ئەمە چییە؟ ئەم خەڵکە ئێژی ئیرادەی من تەعبیر ناکرێ لەگرا یەک چت نوقسانی هەست مؤسسەیەکی مەردمی کە بێتۆ بازووی ئیجرایی تعبیر ئێرادەی مردم یعنی چی؟ یعنی ئەگەر سوها 7 ملیۆن خەڵکە هەرێمە کوردستان دەنگ نادا لە ئینتخابات نێرەکەری نەکا پارتی یەکێتی بێژێ و ناڕوونەدواوە ئەوجار هەر ئەم 7 ملیۆنە کە دەنگیان نەداگە میلیشیا ئەمانە میلیشیا نین کە کلمەی میلیشیا غەڵەتە بیدەی ئەمانە میلیشیا یعنی هێزە مەردنی مسلح یەکەم جار وا بەکار هاوریاکە ئۆکەی ئەم مەردمە دەستی بۆ چەک نەوەرد ئەوت ئامریکا پێمێژێ گێرە شێوێ ئەو پێمێژێ یاخی ئەو پێمێژێ زد کورد وانیە من ئێستا لە تعبیر ڕەئیە گشتیە خەڵکی ڕوو بە سازمانە ملل متحد ڕوو بە تەمامە ئەوانەی وا بنێشتە دموکراسی ئەخەنت دەریان ئێژم یەک مؤسسە لەم سەرزەمینە تێگەی نییە نیست مەوجود نییە ئەویش ئەوەسە من ئەگەر تۆم نەویست تۆ چۆن لابووە خۆ ئەمە نییە من تۆ بە دەسەڵات بگەێنم من تۆ چۆن لە دەسەڵات دابووم خۆمە قسە نیە بێژی من خوام لەگرا دانیشکم تەکان ناخۆم من ئێشێ لە جێگەیەکە ئەم شەرعیەتەم بوێ لە ڕانیە حتا کەفری وەختێ پێتم وت بێرە خوارە و خەڵک دەنگی پێت نەداگە بیتە خوار و نەیتە خوارەوە شق بتێرمە خوارە ئەم جار تەمامە خەڵک لە ڕانیە تا کەفری لە پشتی هەوێت ئەمە پێی ئێژن ئیدارەی تووڕەیی خەڵک لەگرا ئێشێ مؤسسەیەکی خەڵکی دروست بکرێت بە دەسە خەڵکۆێ و تەمامە ئاها دەخۆڵ خەڵکە هەرێمە کوردستان بەشداری بن بە هێنە خۆیان بزانەوە بە فەرمانی حرەکەت کرد
لەگرا مامۆستایان لە قۆناغێک و لە قۆناغێکی تر. ئەزانی کارپەیمان قسە بکەم فەرمووی قوربان من گوێم لە فەرمایشتەکانی جەنابەت گرت بێگومان ئەوەی کە ئەوترێت کاری بەعدی چییە و چیتە چێ فازێکی ترەوە وەکو دوێنێ شەو باست کرد بێگومان پرسیاری جددیە و ئەم فەرمایشتانەی جەنابیشت تەرحێکە کرێ ئەوانەی کە بە دیاری دیبەیتەکەی ئێمەوە دانیشتون من دڵنیام خەڵکانی جددین خەڵکانێکن گوێ بۆ وەگرن بزانن تەرحێکی تازە هەیە فعلەن یان هەر شەنوکەوی ئەوەی ڕابردووەکەین دەست خۆش بەڵام بە بڕای من ئێستا خەڵک ئەوەنە لە دەرەوەی پارتی و یەکێتیشە ترسێ هەر ئەوەنەش لە پارتی و یەکێتیە ترسێ بە ئەمە شەرحکەم چۆن خەڵک بە هەموو ئەو شتانەی کە تۆ پێشتر لە دیبەیتەکان تا باسی کردووە کە لە زەمانی سەداما خەڵک چی وەرەگرت بیرمە باسی گۆشتی شتەکرد باسی گوێزانی ڕیشتاشینی شتەکرد باسی کۆمەڵە شتەکرد کە لە ڕاستیە ئەگەر کۆبوون بڵێ کۆبوونێکی تاکی هەبوو ئەگەر مەعاش بڵێ مەعاشی باشی هەبوو ئەگەر بەشداری لە سەروەی وەتەنیە بڵێ بەشداری هەبوو باشە لە بارودۆخێکی وەکو ئەوەی کە لە سەردەمی سەداما هەبوو خەڵک ناڕازی بوو چاوەڕێ بوو پێی وا بوو دنیایەک دروست دەکرێت دنیایەک لە ئێسە جوانتر هەرچەند بە بەرچاویەوە هەر ئەو کاتەی کە حکوومەتی عێراقی بوونی هەبوو ئەمانەی کە خۆیان پێ ئۆپۆزیسیۆنی حکوومەتی عێراقی بوو لەناو درەوی لەناو با سەرەتا لە کێڵانەوە دەست پێ بکەین لەناو زەوی کێڵانە تراکتۆرەکەیانە سووتانیان و نایڵین زەوی بچێڵی دواتر هەر جوتیارێک بۆی دەرچوو بێ توانی بێتی جووتەکە بکە باشتر لە قۆناغی ترا هەوڵی لە ناوبردننی مەحسوولەکەیانەدا تا کۆتایی ئەوەی کە ئێوە پێڵێن کەمپاین ئەو دەڕاستە کاتێکا چووە بۆ دروێنەکردنی گەنمەکەیە سووتان پێوە بەڵام هێشتر پۆپۆلیستەکە ئەوەنە بەرز بوو پێیان وا بوو ئەوان نەتوانن خۆشگوزەرانی لە حکوومەتی عێراقی زیاتر بێنن خۆشگوزەرانی بوو یا ئازادی بوو کاکە هادی یا تعبیر لە دەسەڵاتە خەڵکی بوو چون منم سوالمە کردگە لە دیبەیتەکانە بوو ئەخشنها من بارها پرسی بە خەڵکە سلێمانی خۆ دەستی نەدا ئەسڵحە و بێژێ برسیمانە ئەمانەی بوو لە کاتی سەداما کارەبای 24 ساعەتەی بوو ئاوی بوو سەحەی بوو نەیبوو من ویستم بڵێم وەزعێکی لەو وەزع بەرقەرارە باشتری ئەوی زائیدتر ئازادیش بەشێکە لە پرۆسەکە گرنگەوەیە بەو بارە ڕازی نەبوو بەو بارە ڕازی نەبوو چاوەڕێی بارێکی تر بوو باشە ئێمە شاهیدی ئەوەی نە ئازادیان بەقەدەر ئەو ئازادی ئەو بەرقەرار کرد چونکە باوەمان بیر نەچێ من ئێستا ناتوانم بڵێم من ئازادی نیاوە کە بە کاکپەیمان بە ویستی خۆی قسە بکە چونکە من هیچ قۆیەکم نییە بەسەر توێ و پارتی وێکێتیش ئەوەنە قودرەتمەند نین نێڵن خەڵق قسە بکەن ئەگینا دیکتاتۆرن و وا ئەکەن خەڵق قسە نەکە دەڕاستیا یعنی لاوازن خۆیان یعنی ئەو دام و دەستگایەی کە حکوومەتی عێراقی لە زەمانی بەعسا هەیبوو ئەمان ئەو دەستگایەیان نییە یعنی کیمیاویان هەبوایە لە شەڕی ناوخوا تۆ تەسەوورەکەی پارتی لە یەکێتی نایە یەکێتی لە پارتی نایە بزوتنەوە لە یەکێت لە هەردووکانی نایە یعنی باوەکو خۆی بابەتەکە ببینین بەهەرحاڵ داوای وەزعێکی باشترەکرا ئەوان دواتر نەتیجەکەیان بینی باش لە دوای یەکێتی و پارتی یەکگرتووی ئیسلامی هات لە سەرەتای نەوەدەکان و لە 94 خۆی ڕاگەیان هەمومان شاهیدی ئەوەین کە ئەویش پێی وا بوو ئەوەی چەکی پێیە هەر ئەوە نەتیجەکەیەتی
ئێمە چەکمان پێ نییە، ئێمە مەدەنین، ئەتوانین دنیا خۆشترکەین بۆتان. بالفعل دنیای سەرکردەکانیان کرد بە بەهەشت و خۆشیان کرد و ڕێزمێ جڵتێکیشیان بۆ کۆمەڵگا لێیە. دواتر بجوودنەوەی گۆڕان و ئەوانە هاتن و وتمان دنیاتان بۆکەین بە چراخان، وتمان یعنی ئەوەی دەسەڵاتی کوردیەکە هیچ نییە و بە هەر حاڵە قسانەی لەگوێی هەمومان ئێسش ئەزرین جێتەوە. نەتیجەکەیمان بینی، یعنی قسەکە ئەوەیە منیش بەڵێنەیەم بەو خەڵکە ئەڵێم وەرن با هەمومان کاری بەسیجی بکەین، وا بکەین، ئەم دەسەڵاتە ڕاماڵین. من وام نەوت کاکادی باشاکە جنابە کەرێکی تعبیرێکی ڕووکەشی ئەەکەی لە ئارایزە من زەناغەگیان من شبڕا کۆبرایەکەم بۆ جنابەت چنی. من بە جنابەت وتم ئەساسە ئەم دنیا لەسەر چییە؟ من بە جنابەت وتم ئەوەی پێژن نظام سڵتە لەسەر چی دانریاگە. ئەوەی کە من وتم نظام سڵتە ئێژێت ئێمە شەرعیەتە خۆمان لە خەڵک ئەگرین، خەڵکە ئێمە لە مؤسساتە ئێمە دەرەکەوێت. یعنی ئەو کاتێک کە عیدەیە چوون پارلەمانە ئەمریکایان گرت لە کاتە هەڵبژاردنەکانە ئەمریکا بۆ یەکەم جار بۆ اتفاقەوە ئەکەوت. یعنی مردمێک لە مؤسسەیە کە دەسەڵاتی قوت کردبوو و نادیاری کردبوو و کردبووی بەناو مردم تێپەڕیوە چوو گرتی. و من وتم ئەمە سەرەتایەکی گۆڕانکاریەکی گەورەست. زانابەگیان جنابەت ئەمڕۆ من مثالم هاوردەوتم خمینی ناتوانێت بێژێ من تەکە کورد شەڕەکەمە ژێ من تەکە کوفر شەڕەکەم. چۆ ئەمڕۆ هەر ناوێ لە خۆت بنی، خۆت بکەیتە ڕێکخراوە، خۆت بکەیتە حیزب. ئەگەر بڕۆیت و لە سۆنگەی ئۆپۆزیسیۆنە بوێسیت و ئەویش ئۆپۆزیسیۆنە چی پێژن قەهرامیزە ئینقلابی یەکێک هەڵگەڕێت و ێژێ من حەز ناکەم بەو دەسەڵاتی تۆ درۆکەی و دنیا قشەنگیە من لە تۆ ئەدەم تۆ تاقەمێکی وەکو جەریانە ساڵە 57 و شار سنە یەکجار ڕاپەڕی بوو، خەڵکەکە گشتی مسلح بوو، دەوڵەتی ئێرانی کۆمەڵە و دموکراتی بۆیان تەیار کرد. لێو دوا حملەی کردە سنە ورد و دەرسە خەڵکە سنەی تەسلیم کرد و تۆقاندی وتی ئەوە کار کۆمەڵە بوو، ئەوە ئێمە تەحقیبە کۆمەڵاکەن. خەڵکیشی نەگرت خەڵکەکەش دەنی دەرنەهاوت، ژێسیەکەی لە ماڵەکەی خۆیان شارد و دەنی دەرنەهاوتەوە و کارێک کردگە. دەوڵەتی ئێرانی وا کردەوەی یاسەی. قسەی من ئەمەسە ئەمانەی کاتکن دەم لە دیموکراسی نادەن، نایژن عێراق جدید عێراق دموکراتیکە، نایژن ئێمە پلۆرالیزممان هەست، نایژن ئێمە تەحەزوبمان هەست. ئۆکەی خەڵکە کوردستانە عێراق بە یەک نەتیجەگەیگە. ئەوش ئەمەسە لە دموکراسیەکە کە خەریکە بەرەو پێش ئەچێ و لە ژیانێکا کە خەریکە بەرەو پێش ئەچێ و خاتری ئەوەی دموکراسی تربیە بزانە. ئەمڕۆ لە ئوروپا ئێژن دموکراسی یعنی دانە تابعیەتە شارۆمەندی بە خەڵکەکانە خۆمان. ئۆکەی کێن لە وڵاتانی ئێمە هەنووز نەوگن و شارۆمەند گەی هەمۆسێکشوال وەختە خۆی جوولەکان ئێمەدا ئەگەڕێن قوربانیەکان ئەدۆزین و تا تابعیەتە تەمامە ئەچی بگرن شارۆمەندی بگرن. بزانە ئەمڕۆ خەڵکە کوردستانە عێراق دوای ئەزمونێک بە یەک نەتیجەگەیگە. ئێمە خۆپیشاندانمان کرد، حیزبمان دروست کرد، ئۆپۆزیسیۆنمان دروست کرد، ئێمە نەمانتوانی ئەو شتەی پێ ئێژن دموکراسی تعبیری بکەین. دەرنەتیجە ئێمە ئینقلابی بەرخورد ناکەین تۆ و نایژین کەسێکیش لەگرا فریاد ڕەسە، بەڵام لەگرا یەک چێت هەست تەکتەکە ئێمەمانان یا درۆ ئەکەین یا خۆمان بە ئینسان ئەزانین و خاوەن ئیرادە. نە تورکیە ئەتوانێت لە بەرابرە ئیرادەیە کە ئیرادەی خەڵک نوێسێت، نە ئێران ئەتوانێت، نە ئەمریکا نابخەڵ ناتوانێت. ئەتوانن لە بەرامبەر تاقم و گروپ ئادرسی بۆ دروستکەن و حملە بکەن بە خەڵک، بەڵام وەختێ تاقم و گروپ مەوجود نەوێ ئەوان ناتوانن حملەکەن بە خەڵک. لەگرم یەک مؤسسە لەم عێراق دموکراتیکە مەوجود نیە تا دموکراسیەکە بڕوا بەرەو پێشەوە. ئەویش چییە؟ مردمێک کە وەزعیەتێکی ناوێت ئێشەی لە ڕێگەیەکی مردمیوە بتوانێت تعبیر لە خواستە خۆی و ئیرادەی خۆی بکات. ئۆکەی تۆ ئێژی خۆپیشاندان تعبیر لە ئیرادەست، تۆ ئێژی مانگرتن تعبیر لە ئیرادەست. تۆ لەگلا لەبیر نەشێ ئەگەر قانون شق لە پشتی نەوێت، زیندان نەبێت، پۆلیس نەبێت، محکەمە نەبێت، نەسیحەتە کەس بەڕێوەی نابات. ئۆکەی ئەگەر ملیۆنها خەڵک و هەزاران خەڵک دەنگ نادات
دەنگ ناکات بایکۆت ئەکات و ئیهمال ئەکرێت ئیشی لە جێگەیەکە هەرواکە ئەحیاناً پارلەمان تعبیر لە دەسەڵاتە خەڵکە توێژی مؤسسەیەکی تر دروست کات تعبیر لە شتێکی تریشی بکاتەوە کاکاتی من تۆم نەگەرەکە ئێمە تۆمان نەگەرەکە تۆش خەریکی گوندەی بە منداڵەوەکەی ناخۆی ئەی خۆ ئێمە مەڕ نیین خۆ ئێمە حەیوان نین بالئەخرە تۆ بە یەک سری منطق خەریکی حکوومەتەکەی بەسەر ئێمە ئێستا من نەموت یاخی گەری بکەن لە بەرامبەر ئەمریکا من نەموت یاخی گەری بکەن لە بەرامبەر ئومەم المتحیدە من وتم اتفاقا خەڵکە دنیا فێری دموکراسی بکەن من وا وتم ئەمڕۆ خەڵکە هەرێمە کوردستان ئێژێ خەڵکی دنیا لە بەیاننامەیە کاکە ئیداتە دەرەوە ئێمە همەتمان بۆ ئەوە کردگە ئیرادەی خۆمان بسەکرێنی ئەگەر ئێمە دەنگمان نەدا و ئەمانە لەسەر حکوومەتمان و گەرەکیان بوو تەزویر بکەن هێزە خەڵک تێتە دەرەوە و هێزە خەڵک تعبیر لە ئیرادەی خۆیەکات بزانە با من سوالێک بوو با من داسانێکە بۆ تعریف بکەم هەر لەم کوردەواری ئێمە کاورا هەست لە خیابانە خۆی ناتەکێنێ بۆ دەپیاک لە شەڕکردنا بەڵام خەب تێگەکە یا دزیەکە یا ئەڕواتە تەڵەوە ژنی یەکێکی تر تێن وەسەریا ئەیگرن ئێمە دایان فیلمی وامانە دیگە تێن وەسە چون کابرا پێ خۆی پێی وایە خەبتی کردگە خۆی پێی وایە فعلی نائەخلاقی کردگە ڕۆسەمی زاڕی شوێت بە لە باریکەیەکی 20 کیلۆیی تێ هەڵەدات تێر و پڕ تێ هەڵەدەن بزان ئاغیان خەڵکە ئێمە بۆ ڕاپەڕی ناکە چون پێی وایە وا لە جێگەی متتەهەمەوە ئەی ئەگەر وردودەت پێی وا بێ وا لە جێگەی حەق و ئیتمامە حجەتی کرد حجەتی بەمان تەواو کرد وتی کاکە گیان دموکراسی نییە ئیدعا ناکەی عێراق تازە دموکراسیە ئیدعاکەی ئێمە بە تۆ سابەتی ئەەکەین تۆ تعبیر لە ئیرادەی ئێمە ناکەی ئیرادەی ئێمە تۆ نیەی یا ئەچیتە ئەولاوە یا ئەو جار ئیرادەی مردم ئێشەی لە مؤسسەیەکی مردنیا خۆی بنوێنێت و ئەم مؤسسەی مردنیە بازووی ئیجرائیە بڕیارەکەی خۆی لە هێزە مردم بکرێت ئەوەی کە من وتم ئەوە نەبوو کە جەنابە ئەوەی کە من وتم کاملەن بەرنامە ڕزی شدە یەک ئیدەی ناب سیاسی و دکتۆرین سیاسیە لەگرا کەسێ نایە بێتە ساحێوی تەبیعەتەن ئیمکانی هەز لە ڕانیە 2-3 نەفەر خەڵک بێژێت ئەمانە ئەتوانن بە جێگە ئێمە ئەو لافیتە بەرزۆ بکەن و بێژن ئەوە خەڵک ڕانیە وای وت ئەخرە ئێمە لە جێگەیەکە ئێشێ ئەزمون و خەتا بکەین تۆ بۆ ئەوەڵین بار لە قۆناغە بایکۆت و مزاهرات تێتە دەرەوە یەک لافیتە بەرامبەر بە دەوڵەتە عێراقی ایالات متحدە ئەمریکا ئومەم المتحدە و حکوومەتە هەرێمەدەی و ئێژەی دموکراسی ئەگەر تعبیر لە ئێرادەی مردمە ئێمە فکرەکات دوای ئەم ڕەوەندە مێژوویە لە 2003 تا ئیستا تعبیر لە ئێرادەی ناکرێ و مؤسسەیەک مەوجودیە مردمە ئێمە ئێوەی نەگەرەکەن مەگەر دەنگ نییە مەگەر هەڵبژاردن نییە نەتانی دەرەکەن یا بڕۆنە لاوە یا لاتانەدەی ئەسڵەن لەسەر شانی ئەمریکا وەسەکە لایەن بات ئەزانی چێ تەرحی ئەم مەسئلە گوشتاری شتێکەکە دەریچەیەک ئەکاتەوە متوجه بووی؟ ڕاستە ئەزانی چۆنە کاک پەیمان من عەرزم کردی گەڕان بە دوای یعنی دەرچەیەکە زۆر گرنگە و تەییدم کردی پێم وتم چۆن دیموکراسیت لە جیهانە تایپی جۆربەجۆری هەیە چۆن فیدراڵێت لە جیهانە تایپی جۆربەجۆری هەیە حتما حەلی مەشاکیلی تەرحی جۆربەجۆری هەیە يعني طرحي مشكلة دو دولة بهيج جوري ليك ناتشي بهمان شيء حلقاني فيان ليك ترناتشي في حلي يما حليك بخلقي بيرمندي وكو جنابو مشكي خوي بوشيو بيري لبكاته وبلام أوني هي لسر موضوعي دم داخستني أو شوار دولتيك جنابو بتعبيد بصريحي عبارة باسي ليك يما هەمیشە لیان ترساوین بینم جارە دەمیان دابخەین بە بڕای من لەسەر ئاستی دەربڕین لەسەر ئاستی ئیدعاکردن هەرچی باز بڵێن زۆربەی حیزبە کورتیەکان لەسەر ئەم بنەما بەسەر
ژیانی یەکێتی پێی وایە ئەوە مافی چارەی خۆنووسینەوە بەبێ بەڕاستیەت چارپارچی کوردستان یەک بگرینەوە وا بکەین و لە شیعری جەلالی مەلەکشا ئایکەی فڵانی کوڕم هەستێت و لە گەراجی سنا هاوار بکا بۆ ماردین و بۆ نازانم چۆم قسانە ڕوونە بەڵام کە یەیتە سەر تەطبیقاتەکەی دابڕاو نییە لەو وەزعیکە لەسەر ئاستی عالەمە گوزەریە لەسەر ئاستی هەرێمایەتیە گوزەریە و لەسەر ئاستی هەرێم خۆشی ئەگوزەریە یا هەر چوارپارچەی کوردستانە گوزەریە هەرچی تایبەتە بە ئەمریکا و گەیاندنی ئەو پەیامە بە ئەمریکیەکان بە چەندین لەهجە گەیشتووە کاک پەیمان تەسەڵڕکە ئەوەی ناوی باڵێزخانەی ئەمریکایە نەگەیوە کاکە ببەخشە من معزەرەتم ئەس کاکادی نەگەیوە ئەوەی کە من ئێژمی خەیرێ فەرقەکە بزانە کاکادی جەنابە خەریکی شتێک بم بە من ئێژی کە گویا من ئسرارێکم لەسەرەوە نییەم قسە من یەکەم دروسەها من خەریکم فقط ئەوانە ئێژم کە بزانێ مانە مەوردە ملاحەزە بووگن ئەوڵان مەولەوی ئێژێ کەی تۆ خەیاڵێت و دەروون ئاورد حانات کرد ئەو من بێمەیلیم کرد کاکەکە ئێوە ئبداعێکی تازەتان برد و خەڵک استقباڵی لێ نەکرد کەی کارتان بۆ کرد لە جێگەوە ئێمە دانیشتین وتمان ناکرێت بۆ ئێمە ناتوانین پێشڕەوە دنیا بین بۆ کێشەکانە ئێمە تایبەت بە خۆمان نییە و ئێمە ئەتوانین فڕموڵە تایبەت بە خۆمان دروستکەین بزانە مەزانی وەسە چی وەستا ئەوەی کە فاسۆلیا بە ئاوتەماتە دروست ئەکرێت هەموو شتێک معزەرەت مەز هەموو شتێک تقریبا پیازە ڕۆنە ئاوتەماتەیە ئێمە ئەگەر بزانین شلە پیازە ڕۆنە ئاوتەماتەیە و گۆشتە و ئەتوانین سەدان جۆر شلە دروستکەین ئەگەر خۆمان دێڵین و بەس لە پەتاتە و فاسۆلیا و بەس لە بامیە دیارە ئێمە ئەوسا بەڵێ هەر ئەمانە بوون وەلی ئیستا بازار پڕە لە ئەنوا و ئەقسامە خۆراک و گۆشت و ئەمانە دیارە ئێمە خلاقیەتمان نییە چوار شلەیتە دروستکەین کاکە فۆرموڵە دیموکراسی ئەمەسەبەوە من وتم ئێژێ ئێمە تعبیر لە ئێرادەی خەڵکەکەینەوە مؤسساتیش تعبیر لە ئێرادەی خەڵکەکەنەوە تۆ مؤسسات بە گوێرەیە پێشکەوتن و کۆمەلگات و زەرورەت کۆمەلگات دروستەکەی ئۆکەی ئێستا کوردستانە عێراق بەم زەرورەتە گەیگە کە لەگرا کێشەیەکی گەورە موجودە ئەویش ئەمەسە لە هەمان پرۆسەسە دیموکراسی ئێرادەیە ئەم مەردەمە تعبیر ناکرێت هیچ تعبیر ناکرێت ئەبزارە جێبەجێکردن و کەرەستەی جێبەجێکردنی نییە من پرۆبلماتیکەکەم وت تاگرا وتمانیە حد ئەقل تەلاشێکم کرد ئێوە ئێشێ کاری بۆ بکەن ئەمە کاری گەرەکە عزیز جناب زمانی ئێشێ داوا بکەی وەختی بەخۆن خەڵک ئەمە بەرجەستە ئەکات و خەڵک کاتی جە خەڵک نە دوو کەس خەڵک ئەمە بەرجەستە ئەکاتەوە ئەمە ئەوێت و مغۆمغۆی ناوە خەڵکی خەڵک بیری لێ ئەکات و چۆن تەطبیقیکا چۆن دای ڕژێنێ چۆن بیواتە بەرشێ بەری پەیامەکە و لانی کەم نەگەشتۆتە لای من ئەوەچێ گەشتبێتە لای خەڵکی جەناب و ساڵانێکی زۆر هاوارەکەی نەک خۆیان بابا ئەمریکاشیان هیچ بێت باشە ئێستا ئەجەبا ئێمە هەمی تر بڕۆین هەرز و حاڵی خۆمان بەرینەوە بۆ لای ئەمریکا ئەمە فەرقی کە من نەموت نەکاتی جان مەعزەرەت مەس ببەخشە کاکادی ببەخشە دیسانەوە ئێمە ئشتبا لە یەکتری حاڵی بووین من نەموت ئێمە نۆکەرە ئەمریکاین من وتم ئەمریکا سەگێکی باشە کاکیان ئەمریکا سەگێکی هارە قەپەگری چی بکەین قەپ نەگرێ حداقل ئیستا قەپ نەگرێتاوە بەردەمیات هەیە بەڕێ مثالم دایتر ئەمە ڕێگەی هەست سیاسەتی گەرەکە زرافەتی گەرەکە تێگەیشتنی گەرەکە بالئەسرە ئێمە یان هەر ئەو فیشەکمانە هەست بینین بە ناوچاوە و سەگە بیتۆپێنین یانە ئەحوەلی ئەەکەین و جۆرە ئێخەڵاتێنین بە دەوری وڕێ هەر بە قسەی خۆی بحث من هو بو استفهم تقريبا احزابي كرديش هروالين لين قوايا ونمونا تو باسي ديمقراسيتكي باشا امريكا في وايا او بارتيه دنوي يعني او بروسي ديمقراسي شو او يكيتي او دنيني ونوي ني او واني كاكا تون خد كاكا جان من متوجهم كاكا جان تماشاك با من حلم كرد بازيه داستانك بو تعريفكم چون مەلایت هەست جەلالیت هەست ناگەهان کۆمەڵەتێتە دەرەوە شکست ئەخوا و یەکێتی قوتیەکە ئۆکەی تۆ یەکێتیت هەست پارتیت هەست ناگەهان گۆڕان سەر دەکتێرێ بەم فەزاحەتەی ئەوەن کە تۆ ئەوێنیت
يعني هێڵەسێ دروست ئاغەیە بۆ گشت کەسێ فکرەکە هێڵەسێ ئێشێ خۆی حیزب بوێت بۆ گشت کەسێ وا فکرەکە بۆ فکر ناکە هێڵەسێ مەردمە خەڵکە بۆ فکر ناکە هێڵەسێ بەجێ دروشمات و شعارات و ترشیات ئەناوکردنی یەکجار بتوانێت تووڕەیە خەڵکی کاناڵیزە و هدایەت کا خەڵک بابجا من ناژم دموکراسی تورێکیش بۆ قائل نییە من ناژم نظام سڵتە بۆ من مهم نییە ئەو بۆ ئەو خەڵکە مهمە من خۆم دائەنێمە جێگەی کاسبێکی سلێمانی من خۆم دائەنێمە جێگەی مامۆستایەکی سلێمانی من ئێژم ئەو ئێژێ تۆ لە جێگەی منە نییە ئۆکەی منی ساتمە جێگەی تۆ وتم ئەوە ئێران وتم ئەوە تورکیە وتم ئەوە پارتی وێکێتی وتم ئەوە حکوومەتە بەغا وتم ئەوە ئەمریکا من ئێستا تەمامە ئەمانمە بۆ تۆ دەرنەزەر کرد ئیتر بیانی چییە دەی سوال ئەمەسە تۆ لە حرەکەتێکە یا تۆ درۆ ئەەکەی ئێرادەی خۆت نەگەرەکە و لە کۆیلەیە مادی تۆ یا ئەگەر دەرەکە تعبیر لە ئێرادەی خۆت بکەیت ئەمە بێهەزینەترین کەم هەزینەترین ئاقلانەترین گشتگیرترین حرەکەتێ من ئەمە بە عەقڵم گەیگە من ئەمە بە عەقڵم گەیگە ئەتوانێت کەسێکی تر عەقڵێکی تری بوێت و شتێکی تر بە عەقڵی بگاکاکە ئیسرائیلێکی نییە جناب سوالێکت من جواب داوە نه تەواو ئەزانی چۆن نەگات من دڵنیا بە من لەوەی لەو بابەتەی کە تۆ پێت وایە بێ جەرەیانێکی مەردەمی سەرڕێ بخرێ یعنی من مخالف بووم لەما کەواتە مخالفم لەگەڵ عەقڵی سەلیمی خەڵکە عەقڵی سەلیمی خەڵک هەروە ئەڵێ یعنی ئەڵێ بێ ئەو خەڵکە خۆی تعبیر لە خۆی بکە بەس گرفتەکە لەمەیە تەرحی جۆرا و جۆر هەیە بۆم تعبیر لە خۆکردنە هەمووشی پێی وایە خەڵکە ئەمە زانی یعنی بۆ نمونە بۆ هەر کەسێک مایکە خەیتە بەردەستی ناڵێ لەبەر خاتری خەڵکەکە بنامناکەم ئێژێ ئاغانیم دێهاتن بێ شێخ نین کەراماتن بێ کورد نین دموکراتن بێ ئەو تە گوێرێ بووگە خۆ خۆ من حەمە حەودەست نیم دۆستی گەورم فاتن وێ یعنی من خەڵکم یعنی من عنوانم نییە تایتڵم نییە مەزیەتم نییە هیچ کامیانم نییە دروست ئاغەگەن کارە درۆکە ئاوێجان تۆ زۆر جار لێرە و لەوێ باسیەوەت کردووە کە ئەمە بە شەخصیش چەند جارێ بەخۆمە وتووە من ئەو هاوڕێیانە کە ئێستا گەل لەناو دیبەیتەکەیان بن شاهیدی بن من لێرە و لەوێ زۆر تاکیدم لەم خاڵەی جەناب و کردوتە کە کێشەی خەڵکی ئەو بەشەی ئێران کە کوردە چییە و کێشەی ئەم بەشەی هەرێم چییە من حەز ناکەم دووبارەی کەمەوە چەندین جار تۆ دووبارە کردوتە باشە خەڵکی کوردستانی عێراق بە بارودۆخێکا برا ئەوە هەموو شتێک لە پارەوە ئەبینێ هەموو شتێک یعنی پێی وایە هەموو کۆمەلگات دزە احترامەن بۆ ئێوە باشە ئەمە بە پرۆسەیەک براوە برام ئەوانەی کە بارودۆخی پێش ڕاپەڕین ئەزانن وەزعی خەڵک لە ڕووی مادیەوە زۆر باش خەڵک بە شوێن کەرامەتی خۆیان گەڕاوە بەڵام کاتێکە ئەبینێ دەسەڵاتەکە ئەوەی ناوی سیاسیە لە کوردستانە بە هەر نەڵێن بەستە ناو دەسەڵاتە من پێم وایە ئەوەی لە دەرەوەی پارتیوێکێتی شار کارەساتە باشە هەموو ژیانی کردووە بە پارە دوایی مەلەفەکان دەرکەوتووە ئەوەی ناوی پێشمەرگە بووە دنیا مەلەفی هەبوو لای حکومەتی بەعز باشە چەندین گیانبازی وەکو شەید مەلا عەلیش باسمان کردووە کە قارەمان بووە بەڕاستی گیانی خۆی بەخت کردووە ئەو بردوێت یعنی ئەمە بڵێم بە پرۆسەیە گەیشتوتە ئەم نەتیجەی کە هەموو شتێ لە ڕووی مادەوە ئەخوێنێتەوە زایدەن بارە عالەمیەکە کە جەناب و باشتر ئەتوانی تعبیری لێ بکەی کە سیستمێکی سەرمایەداری تۆ ناوە نیزامی سڵتە خۆی هەر ئەم هینەی ئێوێ ئەم ئاراستەی ئێوێ کە کۆمەلگا پێ ڕابی بە هەموو دنیا بە پارێ ببینێت باشە لە دۆخێکی ئاوایە بتەوێت جوڵەیەکی مەردەمی ڕێک بخەی فەزڵێکی گەورەیە فەزیلەتە من تەییدی یەکەم کاک پەیمان بەڵام پێم وایە کەم ئاریشە نییە دنیای گرفتی هەیە دنیای بربەست لە ڕێگەیەتی ئەو بربەستانە دیارترینیان بریتیە لەوەی کە مرۆڤ وەکو یعنی جارێکی تر بگەڕێتەوە بۆ ئەخلاقیاتی مرۆڤ و دیوە
دیوە فەزیلەتەکەی مرۆڤ گرنگی پێ بدەی کە ئەوی بریتە لەوەی کە بە شوێن موقعیەتی خۆیان بگەڕێ نەک بە شوێن پلە و پۆستا بگەڕێ. ئەو موقعیەتەی لێرە و لەوێ من و تۆ چەند جار پێکەوە باسمان کردووە. یعنی ئێمە چەندێ بڕوامان بە ئەمریکا هەیە یانیە بۆ خۆی، بەڵام ئەوەمان بیرە کە ئەوانەی هەستان دەستوری ئەمریکایان نووسیەوە و ئەم ئەمریکا تازەیان سەرپێ خست هەمویان نەبوون بە سەرە کۆمار، چاوچنۆک نەبوون هەمویان چاوەڕێی سەرە کۆماری بکەن، بەس بە باوکی ئەمریکا ناوەبران دواییە. ئەم مەیلە نییە لێرە، ئەم مەیلە نییە. یعنی من هادی پەرلەمانتاری نەوێت، ناوە گەورەکەی بۆ خۆی براندە، بۆ خۆی مارکەیە، پەرلەمانیم بۆ چییە، پەرلەمانتاریم بۆ چییە؟ یعنی نەزانم پەیامەکەم بگایان ئەم بینەمان. کاکادی با من شتێ حەزە برای گەوری خۆم بکەم من بۆخشی من وامە بریتانیا وەکو کەسوکارە جنابەت حداقلی ئەمەسە دنیام دیگە، یعنی گەڕیاگەم و بە وردی دنیام دیگە. من شتێکە عەرزکەم ئەویش ئەمەسە ئەو بەرادەرانە پێکاکا لە ڕووی گشتی و ئێژن کەنیشکەکانە ناو پێکاکا شویان کردگە بە خاک مەحل لە پیا بنانێ. هەر ئەمە لە لەحاظە دیعایەوە کاکگیان تۆ خۆت ئینسانە کاولێکی چۆن تۆ ژیانکردنە ئینسانەکانە بۆ مهم نییە بە شوێنە کۆمەڵێک مەلایکە ئەگەڕی خۆی بۆسێت و خاک. ئەم کاورا تاکەی خۆی بکەوێنێت و دیوارە. من باوەڕم وانییە، من باوەڕم واسە کە حاکمیەتە وەسڵتەیە پارە لەم دنیا هەست، ئەو خەڵکە حەز بە پارەکەنی جێرم بە حەزی پێ بکات. من نایژم کە ئەم مردمە بێت گشتی بێت و معتەکف و بێت و قانع و پێ بکێشێتە دواوە. اتفاقاً بە بڕوای من ئەم خەڵکە نە بەرژەوەندی خوازە نە بەرژەوەندی خۆی ئەزانێ نە قیمەتی وا لەسەرا بەڵکو سعری وا لە خوار و $100 ئەسمیرێت و $5,000 ئەسمیرێت. زان ئاغا جنابە ئەگەر گەرەکت بوو کاسبی بکەی دائیمەن لەگەڵ کەسێکا کاسبی بکە وا بە هیچ تێر ناخوا. ئەگەر کاورا بە $100,000 تێری خوار تۆ لە نیوەی ڕێگە بەرەدا. تۆجێ بووی زان ئاغاگیان ئەم مردمی ئێمە بریا ئەوەنە تووهیان بواە بە هیچ تێریان نەخواردە، تورکیشیان بگرتایە، لیبیشیان بگرتایە، ئەلبانیشیان بگرتایە، ئەوروپایشیان بگرتایە، بریا بیان گرتایە. ئۆکەی ئێستا بابێنە سەر ئەمە بە بڕوای من ئەمە کێشە نییە، بە بڕوای من یەک کێشە مەوجودە. جنابەت خەریکی بە من ئێژی لەگرا ڕەزاڵەتێکی بەشەری مەوجودە بە ناوە حسادەت. کاورای ژێم پەیمانە حەیدەریە، سیۆڵ ڕۆشە، قسە زلە، دەملارە، کرماشانیە و ئەو چی ئەسڵەن پارتی خۆمان و ئەو چی. ئۆکەی ئەمە ئەوێت و باعث کاوران نەیێت. ئاغاگیان من خود داوام نەکردە تۆ بێ من بکە ڕەهبەر. من ئەگەر ڕەهبەرم خۆم دەرەکەوم تۆ ئەگەر ڕەهبەری خۆت دەرەکەوی نێگەرەکە تۆ بمدەیتێ، نێگەرکە تۆ بمدەیتێ، تۆ خۆت ڕۆژێتی ئێژی تۆ ڕاست ئەەکەی، تۆ بە دەردە ئەم کارە ئەخۆی. بەحس من ئەمە بوو ئەم خەڵکە بۆ گەورەتر بوون خۆی بۆ ئەوەی حەز بە خۆی بکە شیکوێ کارێکی کردو. ناژن سلێمانی شارە خەڵمەت و قوربانی سلێمانی پێتەختە ڕۆشنبیری ناژن ناژن خەڵکە کوردەوارە داگیر کریاگە لای عێراق فرە خەڵکێکی قارەمان بوو، فرە کەریم بوو لە بەخشندگی خوێنا. جنابی سە مثالە مەلا عەلی نەهاوتێنی من لە دیبێتەکانە پێشووترا وتم ئێمە دانانین، ئێمە نادانین و داناییە ئێوە لە بینەوەی. وتم ئێمە کوڕە پێغەمەر نیین، ئێمە جەهەنەمیانین، نەفازڵە بەهشتی و معتەکف دەیر و پاکە لە گوناحین. ئێمە سەرتاپا گوناحکارین و حاڕیابین و زەعیفین و قاتڵین و ئەمانەوەینە. ئیستا گەیگینە ئەو جەهاڕیاتی خۆمانە گەرەکمانە بە ئەندازەی کەرامەت ئینسانی خۆمان ژیانکەین، بە ئەندازەی کەرامەت ئینسانی خۆمان. بەحسە من ئەمە بوو جناب ڕازەکەی ئەمە پووری گەرەکە، ئەم پوڵە ناو خەڵکە هەڵسێ. ئەو خەڵکە چۆن نتوانێت پارە کۆکات و مزگەوت دروستکات، چۆن نتوانێت پارە کۆکات و مزگەوت بسێنێ لە بیرمەنگام و $1,000,000 لە بینە کەسانێکا وا لەگرا ئیشە کارواشەکەن و جگەرە ئەفرۆشن و خەریکی ئەو کارانە وە کاکە دەتوانێت زێجێت چ خەبەرە لە مانچستر و لە ڕۆژنامە. ئۆکەی ئاغاگیان بزان ئاغاگیان من سەرەتا کەلام خۆم مزەیەن کرد بە شعرێ وتی کەیت و خیاڵێت وە دەروون ئاوەرد
حاناوت کرد ئەو من بێمەیلیم کرد ئەمە کاورایەک و گەگلەی کردگە لە مەولەوی تۆ کەنیشەکەی خۆتە نەدا من ئەمدو نمێنێ داوەشی مەولەویش جفرە ناڕەحەتم کە ئاغای بولبول تۆ وا بیر ئەەکەیتەوە بەڵام کەی تۆ خیاڵێت وە دەروون ئاوەت تۆ کەی خیاڵی ئەو تۆ وە دەروون هاوت بی وە من بێژی حانات کرد ئەو من بێمەیلیم کرد هاتی بەرەو من و منیش بێمەیلیم کرد بەرامبەر بە تۆ کاکەم ئێمە کەی هاتین بڕێک ئیدەی نابمان هاورد و هاوردمان کاری بەسەر بکەین کاکە ئێمە گشتمان تاریخی ئیسلام ناخوێنینەوە ئەژین پێغەمبەری ئیسلام تفی تێکریا بەردی لێدریا پێغەمبەری ئیسلام نەهات بێت من ڕێزم هەیە بۆ عەقیدەی بوتپەرستەکان وتی غەڵەتتان کە هیچ ڕێزێکم نییە خوا یەکێکە وانە پێغەمبەری ئیسلام و بەرد نەدریا لە فیلمەکەی محەممەد ڕەسوڵ الله نایوێنی وەختی دعوەت ئاشکاراکان لە مەککە ئەیدەنە بەرد ئەوەن لی بدەن سەرانە قوڕەیش لی بدەن حەمزە لە دوورە و لە بیابانە تێوە شمشێرەکە ڕوانە بەرامبەریان نویسید کاکەیان ئێمە پێمان وایە گەرەکمان دنیایەکی تر بخورقێنین بەهای نییە ئەوە نییە من بەها ئەدەم 25 ساڵەوامە تەبعیدا تۆ پێت وایە من لەگلا خۆش ئەگوزەرێنم بەگیانی تۆ هەموو 25 ساڵەکەم بە یەک سەعاتی تۆ لە هەڵەبجە ناگۆڕ بوو بەم شەرایەتێکە زۆر تاڵە ئەویان وازەحە ئەزانی کاکوێمان من حەزەکەم تەسەور ناکەم یعنی شتی کەممان وت پێم شەو ئەکرێ هەر یەکێک لە ئێمە قسەی کۆتایی بکەین قسەی کۆتایی من ئەگەر ڕێگابەی فەرمایشەکانی تۆ جوانەوە من وتیشم کۆکردنەوەی ئەو بیرۆکانە کارێکی وەکوڵێ لە پێشی نەمانە من یەک پرسیار لە جەناب دەکەم لە هەفتای خەڵکی کوردستان دەنگی نەیاوە ینی زۆر ناڕازی چونکە ناڕازی هەیە ئەچێت دەنگەیە بەلایەنێکی تر بەس کە دەنگایە یعنی هەر ئەسڵەن هەمووی ڕەفزەکە باشە تۆ بڵێ ئەم لە هەفتایە نزیکەی لە ساعت دەبۆ 20یان لەسەر ئاستی عالم لەو جۆرە کەسانن کە خۆیان هەر ناچن بۆ ئینتیخابات باش هەر ناچن بۆ ئینتیخاب ئەمە تقریبا پێوەرێکی عالەمیە وابزانە 15 بۆ 20 لەسەر ئاستی عالم هەر ناچن بۆ ئینتیخابات باشە 15 بۆ 20 لێ دەرکەوێتە لە 150 باشە تۆ وادانێ ئەو لە 150یش نزیکەی لە سادە بۆ 15 دیسانەوە تەزویر و وەهمیە ناوی وەهمە باشە لە 35 زۆرە پارتی نزیکەی لە سادە بۆ 15 هێناوە یەکێتی 7 بۆ 10 هێناوە کە دەسەڵاتیان بەدەستەوەیە یعنی هەردووکیان کۆکەرەوە من ئەرزی جەناب تێکەم داتایە کەواتە لە 35 زۆر لە 35 کاک پەیمانی بەڕێز ئەم لە 35 بڕۆ قسەیان لەگەڵا بکە زۆربەی زۆری وەکو من و تۆ قسە بەڵام گرفتەکە لەکوێیە گرفتەکە لەوێیە یعنی کۆ ناکرێتەوە ئیگۆیەکی تایە ئەنانێتێکی تایە خۆی پێ مارتن لۆسەرە یعنی ئەمەش بۆ خۆی گرفتێکە وەکو عەرزم کردی ئێمە ئەبێ ئیشی تیا بکەین ئیشیشمان تیا کردووە هەر بەوەی کە من لەگەڵ جەنابتا دیبەیتەکەم و زۆر جاریش پێکەوە زۆر دۆستانە بە 2 سەعات قسەکەین باسی بارودۆخی وڵاتانم بۆکەی ئەڵێ چوومەتە کوبا وا خۆش بووە چوومەتە مەکسیک وا خۆش بووە یعنی ئەتەوێ خۆشیەکان و لەگەڵ منە شەیرکەی چەندێک لەگەڵ تۆ ئاوا گونجاوم بۆ زانیاریت ئەوانەی کە زۆر دژی تۆن لەگەڵ ئەوانی شاد گونجاوم نەگل ئەوانەی لە دەسەڵاتە ئەوانەی کە لە ئەو لە 35 کە من ئێستا بۆم باس کردی بۆچی واکەم قەناعەتم وایە من و کاکپەیمان و کاکەکانی تریش پێکەوە ئەتوانین جوڵەیەک بکەین نەک ئەوەی کە من خۆم پێ هەموو شتێک بێەوە خەڵکی ترم پێ سەفر بێ بەگشتی من بەمە کۆتایی پێێنم کە پێویستە لەو پانتاییەی کە پانتاییەکی زۆر گەورەیە لە ناڕەزایەتی لە کوردستانە مانوو نەبین بێتاقەت نەبین ئەو نمونانەی لەسەر پێغەمبەر و لەسەر خەڵکانی تر هێناوتەتەوە نمونەی جدی و جوانن
بالفعل ئێمە ئەکرێت هێشتر هیچمان نەکرد بێ بەڵام هیچ زۆر بێ بیکەین. ئەم دیبەیتەی ئێمە ڕەنگە یارمەتی ئەوە با دەرگا بکەینەوە کە فعلەن لە چی بکەینەوە بڕۆین بۆ ئەوەی بیکەین و دەست پێ بکەین. من کاکە دەستت خۆش بێ و مەمنون لە بەشداربوونت. ئەگەریش پێتان وایە کە گەرەکتانە خۆحافیزی بکەن فەرمون بیکەن وتوان تەشریف بوون و لە دیبەیتەکە تەماشا بکەن منیش قسەهای ئاخر خۆ بکەم و ئەگەر پێتان خۆشە بوەستنەوەدا نوکتەیەکی پێ ئیزافە بکەن فەرمون. من کاکەیمان لە ڕاستیا من پێکەوە جاری تر دیبەیتمان کردووە جاری وا هەبووە کاتەکە هاوین بووە شەوگار کورد بووە ئەگەر بیر و بێت تا پارشە و قسەمان کردووە من مانوو نابم و خەڵکی جوان نەزانێ من و تۆ ئەمانەوێت یعنی بێزارین و حوسەڵەمان نییە حوسەڵەمانەیە چەندین ڕۆژ قسە بکەین بەڵام ئەبێ مراعاتی ئەوەشکەن ڕەنگە خەڵکێک ئیستیعابی لە سەعات بەرەوسەر نەبێ ئێمەوە نزیکەی ساعتێک و 40 دقەیە من لە خزمەتی جەنابتان کە حتمما جەناب و خۆش پێش 10 دقەیەک هەر لە جەڕ و بەحسی ئەوە بووی چۆن هینەکە وەرگری با بڵێن پەیوەندیەکە وەرگری بۆیە من پێم باشە من خۆحافیزی بکەم ئەگەر کەلیمەیەکی شەبێ کاتی تر دەتوانین بیڵێن و سوپاسی گوێگرتنی ئەو هاوڕێ و دۆستە بەڕێزانە کەم سوپاس بۆ تااقەتیان سوپاس بۆ جەنابیش و کە ئەم شەو دەرفەت و بەمنیان. مەمنون کاکادی دەستت خۆش بێت و لە بەشداربوون و امیدوارم کە ئەم دیبەیتانە زیاتر و زیاتر بکەین چون جەنابەت تعبیر ئەەکەیت و لە عەقڵ جامعەیەک و لە وجدان جامعەیەک. دەستت خۆش بێ و مەمنونم زۆریش سادقانە و زۆریش بوێرانە و زۆریش مردانە هاتیتەوە مەیدانە و مەسالێکی فرەت تەرەکە دێەوە تەشریف بوون و منیش دانیشم قسەهای کۆتاییەکەم و لە خزمەتە خەڵک مرەخصەوە لایەوە خۆش. دوا قسە دوایم گفتوگۆ لەگەڵ کاک هادیە کاک هادی لە ئەخیرۆ فەرمایشی کرد ئیگۆیەکی زۆر لە ناو تاقمێکا مەوجودە کە ناوی نیا 135 کە مەجالە کارە پێکەوە نادات. من سەرەتا بێژم و دیسانەوە تکراری یەکەم و من لەم ئەدەبیاتە عرفانیە خۆنەویستی و دەسەڵات نەویستی و پارە نەویستی و بێلیاقەتی و ئەمانە نەحەز ئەەکەم نەباوەڕم پێویستی بەڵکو من پێم وایە هەر کەسێک لەم دنیا هەر شایستگی و هەر لیاقەتێکی هەست دەبێت مەجالی پێ بدرێت تا خۆی تیا دەربخا. من نە دانای دانایانم نە دانای کولم بەو مەعنا کە ئێوە ئیزانن من نادانترین ئینسانێک هاتبم داناییەکانن زاوسڵتە لەبین بووە. من ئەم دیبەیتانەی خۆم بە سوورەتە پابلیک ئەەکەم و بابەتە ئەمانە هیچ داهاتێکی مادی نسیبم ناوێت بەڵکو تەرحە پرسیارکردن و هاوێشتنی و تموحە خەڵکی بەرەو جێگەی دروستکردن کارێکە کە من ئەیکەم و نیەتێکە کە من حەوەسڵی ئەەکەم. من پێم وانیە و ئاغایانە سرفەن و سرفەن دوژمن بن. من کەسێکم ئینکار نەکردووە. بەرادەران تێ نەگەیشتوون من داوەتی پێغەمبەرانەم نەهاوڕگە بووم و قوربانە گشت کەسێک کە من ئێستا سابەتیش نکرد پێغەمبەر ئیسلام نەوگەسە قوربانە گشت کەسێک. من مستقیما لە حاکمیەتە دەوڵەتە ئێرانمدا دەوڵەتە ئێران پرۆژەی ئەبردە بەرەو پرۆژەکانیشی بەم خەڵکە ئێمە جێبەجێ ئەکریا. من مەشایە بەهاتایەما بموتایە هەڵپەرکەکردن هەڵتەکاندن شتە قێزەوەیەکە لەبەر چاوە دووربینەکانە دەوڵەتە ئێران دانیش ئەمە دووری تا دەوڵەتە ئێران بەسەر ئەوەوە نەمایشی ئینقلاب نەدات. ئیستێشە بە بەرچاوگرتنە تەمام حەزەراتە مردمێک مردم منن و خاکە منن بناوە ئەقلیمە کوردستانە عێراق. من وا فکرەکەم و کە مەجالە هەر بیرۆکەیەک ئەتوانێت دەریچەیەک بێ بۆ کردنەوەی دەواازەیەکی گەورە. لێش هاتکەم ئەدعا بکەم ئەمە مڵکیەتی منی وا پێوەدا تخوا بەشە من بدەن. جنابە سوالت کرد و من جواب سوال جنابتم داوە. عەقڵ من تا ئەبرا بتنویسی. پێشم وایە تەمامە ئەوانەی کە جەنابە فکرەکەی وەکو کەنیشکەکان وا مثالم داتێتە ناوە پرسە خۆ ئەنوێنێت ئاهاتە ناوە پرسە و زەماوەن خۆی ئەنوان تا شوتا ئەمانە کە ڕۆنە بەرە کامەرا و گەرەیان خوب بکەن و دەبە مردمۆمانە بەناوەوەی کە من فلەژیرم مەجارێکی تریان بۆ ئەخۆرقێ هەم سادەقانە هەم خۆویستانە نەخۆنەویستانە خۆویستانە
بینە مەدانێک هەوا ئەکسەریەتە مردن بگرێتە بەر مجال بن بە جگەرە فرۆش کاسەر و پێفرۆش خۆ بنوێنێت و تعبیر لە ئێرادەی خۆی بکات حتا لە کاتێکایی ژێنی نە من ئیستە بۆ نەوتن وتم یەک بگرن و یەک ئەگرن تەبیعەتەن لەم پرۆسەسە تواناییەکانە هەر کەسێک دەرئەکەوێت بە گوێرەیە ئیخلاسێک لە ڕێگەی هەدەف انتقالی خۆی هەسی کاکەجان تو ئینسان ژیرێکی ئینسان بە توانایەکی حەقی خۆتە لێک زۆز خەیتە ژێرە پێت ئەو خەڵکە پێت ئەدات حەق خۆتە بەڵام بینوێنە خەڵکە ئێمە حازرە تەواو سەرزەمینە خۆی نابوود کات لەبەر ئەوەی کە ئەوەی زۆری پێژێت لەسەری ڕزگاریکەن چۆن حازر نییە بە تۆ لە کزۆسێک بدات وەداتێ تۆ لیاقەت خۆت دەرخە تۆ ئەو خەڵکە سازماندەهیکە تۆ ئیدەی تازە بێرە محاولە مەکە خەڵکە بخەڵەتێنی بەو خەڵکە دەسەڵات بە ئەو خەڵکە وەختی گشتی زانی دەسەڵاتی هەست ئەم دەسەڵاتە وردە خۆی دابەشی ئەکات بۆ پێتان وایە ئەمریکا لە پەکەجێکی تەواو هات کەسە دەرو بۆ پێتان وایە ئەمریکا باشتی بەریدە ناو خەڵکی ئەمریکا بە گوێرەی ژیانێکە کردگیانە چوونە سەبەر ئمڕۆژیش گەورەترین ڕەخنەگرەکانە جیهانە ئمڕۆوانە ئەمریکاوانە ئەوروپاوانە فەڕەنسا و پێشیان وایە ئەم دنیا خەیرە دنیای قێزەویەکە بەرەو بەربەڕیەتەرەوە دەم نەتیجە من پێم وایە کە اتفاقا بیرۆکە وەختی بخرێتە ناو عەقڵە سەلیمە خەڵکی هەڵسوکەوتی پێیەکات من لە گوێرەی ساڵان ڕابردوو کارگەرێکا کە لەگەڵ یارانە کردگمانە بەو نەتیجەگەیەکین تەئسیر مثبەتمان بووگە حەت بنەکەم و کوڕیش موجودە بەڵام لە توانە ئێمە هیچ دەریغێکمان نەکرد بە سادقانەیش ئەوە ورتبانە لە ئەعماق وجودمان هاتکەسە دەرو ئەو بۆ مەهانیە کە ئێمە معتەکەفە دەیرین بۆ معنانیە کە ئێمە لە پشکەوت هاتکینە سەر دەرەوە اتفاقا ئێمە گەرەکمانە مردممان دەسەڵاتدارترین خەڵکە دنیاوێت پارەدارترین خەڵکە دنیاوێت ئاخرین کەرەستەی خۆش بەدەستیەوە بێت هەموو شتێک بکات و هەموو لەزەت و هەموو شێژێکیش بوات هەموو گەورەیە بنوێنێت و فێر بێ بنوێنێت لایەوە